کتێبی دووەم هێزی دەست بە سەرداگرتنی خۆت نووسینی ئیبراهیم الفەقێ. پێشەکی کاتێک تەمەنی 2 مانگ بوو، فیلە سپیە بچووکەکە لە ئەفریقا کەوتە نێو تەڵەی ڕاوچیانەوە. لە بازاڕەکاندا بە پیاوێکی دەوڵەمەند فرۆشرا کە خاوەنی باخچەیەکی ئاژەڵان بوو. خاوەنەکەی دەست بەجێ فیلەکەی نارد بۆ ماڵە نوێیەکەی لە باخچەی ئاژەڵاندا و ناوی لێنا نیلسۆن. کە خاوەنەکەی لەگەڵ نیلسۆندا گەیشتە جێگا نوێیەکەی، کرێکارانی باخچەکە قاچێکی نیلسۆنیان بە زنجیرێکی ئاسنینی بەهێزەوە بەست. بە کۆتایی ئەم زنجیرەشەوە گۆیەکی گەورەیان پێوە کرد کە لە ئاسنی پتە و دروستکرا بوو. نیلسۆنیان لە جێگایەکی دووری باخچەکەدا دانا. بەرامبەر بەم مامەڵە دڵڕەقانە و توندوتیژانەیە، نیلسۆن هەستی بە تووڕەبوونێکی تۆند کرد. بڕیاریدا خۆی لەم بەندیە ڕزگار بکات، بەڵام چەند هەوڵی دەدا هێندە زیاتر زنجیرە ئاسنینەکە لە پێی تۆندتر دەبوو، پتر هەستی بە ئازار دەکرد. لە دوای هەوڵگەڵێکی زۆر ماندوو بوو نووست. ڕۆژی داهاتوو نیلسۆنی فیل بێدار بۆ و هەمان کاری دوێنەی بۆ خۆ ڕزگارکردن ئەنجامدایەوە، بەڵام بێسوود بوو. بەم جۆرە تا هیلاک دەبێ و ئازار دەچێژێ و دەنوێت. لەگەڵ زۆری هەوڵەکانی و ئازار و فەشەلەکانیدا بڕیاریدا ئەم واقعە نوێیە قبول بکە. ئیدی جارێکی دیکە هەوڵی خۆ ڕزگارکردن نەدات. بەمەش خاوەنە دەوڵەمەندەکە توانی نیلسۆنی فیل بەرنامە ڕێژ بکات، دروست وەک ئەوەی دەیەوێت. شەوێک کاتێ نیلسۆن نووسبوو، خاوەندار لەگەڵ کرێکارەکانیدا ڕۆیشتن بۆ لای و گۆیە ئاسنینە گەورەکەیان گۆڕی بە گۆیەکی بچووکی لە تەختە دروستکراو کە دەگونجا ئەمە هەلێک بێت بۆ نیلسۆن تا خۆی ڕزگار بکات. بەڵام ئەوەی ڕوویدا تەواو پێچەوانە بوو. فیلەکەوا بەرنامە ڕێژکراوە کە سەرجەم هەوڵەکانی فەشەل دێن و دەبنە هۆی ئازار و زام. خاوەنی باخچەی ئاژەڵانەکە باش دەزانێت نیلسۆنی فیل زۆر بەهێزە، بەڵام بە تەواوی بەرنامە ڕێژکراوە لەسەر ناتوانایی و بەکارنەهێنانی هێزە خودیەکەی. هەروە دەشی زانێ نیلسۆن لەسەر قبولکردنی ئەو واقعە نوێیەکەی و ئەوە کە توانای گۆڕینی واقعەکەی نییە بەرنامە ڕێژکراوە و بڕوای بە توانە خودیەکانی لەدەستداوە. ڕۆژێک منداڵێکی بچووک لەگەڵ دایکیدا سەردانی باخچەکەی کرد و پرسیاری لە خاوەن باخچەکە کرد: کاکە، دەتوانی بۆم باس بکەی چۆنە ئەم فیلە بەهێزە هەوڵ نادا ئەو گۆیە تەختەیە ڕابکێشێ و خۆی لەم بەندیە ڕزگار بکات؟ پیاوەکە گوتی: بە دڵنیاییەوە کوڕم، خۆ دەزانی کە نیلسۆنی فیل زۆر بەهێزە و لە هەر کاتێکدا بیەوێ دەتوانێت خۆی ڕزگار بکات. منیش ئەمە دەزانم، بەڵام گرنگتر لەمە ئەوەیە فیلەکە ئەمە نازانێ و مەودای هێزی خودی خۆی نازانێ. پەیامی ئەم چیرۆکە چییە؟ زۆرینەی خەڵک هەر لە منداڵیەوە بەرنامە ڕێژ دەکرێن کە بە شێوازێکی دیاری کراو هەڵس و کەوت بکەن، بە شێوەیەکی تایبەت بدوێن. کۆمەڵێک بڕوای دیاریکراویان هەبێت و لە هۆکارگەلێکی دیاریکراوەوە هەست بە کۆمەڵە هەستێکی سەلبی بکەن، هەست بە کەساسی دەکەن لەبەر چەند هۆیەکی دیاریکراو، هەر بەر هەڵس و کەوتانەوە بەردەوامن لە ژیانیان، دروست وەک نیلسۆنی فیل. بەمەش بوونەتە بەندی بەرنامە ڕێژی بیر و بڕوا سلبیەکانیان کە توانەکانیانی لە پێگەیشتن و بەدەستێنانی ئەوەی شایانیانە لە ژیانیاندا سنووردار کردووە. بۆیە دەبینین ڕێژەی تەلاقدان زیاد دەکا و کۆمپانیەکان دەرگاکانیاندا دەخان، هاوڕێکان دوژمنایەتی یەکتر دەکەن، ڕێژەی ئەو کەسانەی بەدەست نەخۆشیە دەرونیەکان و برینی گەدە و سەر ئێشەی درێژخایەن و دیژواریەکانی دڵ دەناڵێنن بەرز دەبێتەوە. هەموو ئەمانە تاکە هۆکارێکیان هەیە، ئەویش بەرنامە ڕێژی سلبیە. بەڵام دەکرێم دۆخە بگۆڕێت لە بەرژەوەندیمان. تۆ و من و هەموو مرۆڤێکی سەرزەوی دەتوانێت ئەم بەرنامە ڕێژیە بگۆڕێ و بیکاتە بەرنامەیەکی دیکە کە یاریدەمان بدات بۆ ژیانێکی کامەران و ئامادەمان بکە بۆ بەدەستهێنان و دەستەبەرکردنی ئامانجەکانمان. دەبێت ئەم گۆڕانە لە هەنگاوی یەکەمەوە دەست پێ بکە، ئەویش ئەوەیە بڕیاری گۆڕان بدەیت. ئەمە بڕیاری تۆیە، ڕێگات بۆ ڕۆشن دەکاتەوە و بۆ ژیانێکی خۆشتر پاڵت پێوە دەنێ. وەک خوای میهرەبان دەفەرموێ: إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. پێویستە بزانیت هەموو گۆڕانێک لە ژیانتدا سەرەتا لە ناختەوە دەست پێ دەکات. لەو ڕێگە و شێوازەوەی بیری پێ دەکەیتەوە. ئەمە دەبێتە هۆی شۆڕشێکی زەینی گەورە کە دەگونجێت کامەران یان کەساست بکات. زیاتر لە 20 ساڵم تێپەڕاندووە و دەگەڕێم بە دوای ڕێڕە و ڕێباز و شێوازێک بۆ گۆڕینی بەرنامە ڕێژی سلبی بۆ ئیجابی. ئەنجامی توێژینەوە و دیراسە و گەشتەکانم ئەم کتێبەیە. ئەم کتێبە تەنها بۆ خوێندنەوە نییە، بەڵکو بۆ بەکارهێنانە. کاتێک زانیاریەکانی نێو ئەم کتێبە دەکەیتە بواری پراکتیکەوە، دەبینیت ژیانت لە بەندی و
هەستە سلبیەکانەوە گۆڕاوە بۆ سەربەستی و ئیجابیانە و کامەرانی و سەرکەوتن. با دەست بە گەشتەکەمان بکەین لە هێزی دەست بە سەرداگرتن. یەکەم، ئاخەوتن لەگەڵ خۆت. کارەکەمم زۆر خۆش دەوێ. من مرۆڤێکی نایابم. لە هەموو ڕۆژ و هەموو شتێکی ژیانمدا لە باشەوە بۆ باشتر دەچم. من زۆر ئارامگرم و یادەوەریشم نایابە. یەکەم، ئاخەوتن لەگەڵ خۆت. بکوژێکی بێدەنگ. تۆ لە ئەم ڕۆدایت وەک ئەوەی بیرکردنەوەکانت پێیگەیاندویت سبەی نێشت بەو جۆرە دەبێ کە بیرکردنەوەکانت دەتگەیەنن. جیمس ئاڵان. ئایا جارجارە گوێت لە دەنجێکە لە ناختەوە دێت وەک ئەوەی کەسێک قسە لەگەڵ بکات؟ ئایا ڕوویداوە ویستو تا زوو بێداربیتەوە تاکو ڕاپۆرتێک بە پایان بگەیەنیت؟ لەو کاتدا دوو دەنگت لە ناختەوە بیستووە، یەکێکیان هانی داویت بۆ هەستان و دەنگەکەی دیکەش هانی داویت بە ڕاکشاوی لە نێو پێخەفەکەتدا و لە گەرم و گوڕی و پشوودا بمێنیتەوە. ئاخۆ کام لەم دوو دەنگە سەرکەوتوو دەبن؟ بیرتە جارێک پێویست بووە بچیت بۆ مەشقی وەرزشی، بەڵام دەنجێکت لە دەروون و ناختەوە بیستووە هانی داویت بۆ لە ماڵەوەمانەوە و تەمەشاکردنی تەلەڤیزیۆن و لە ڕفدان و خواردنی پارچە شیرینیەکی بەلەزەت؟ ڕێم بدە لێت بپرسم، ئایا جارجارە لەگەڵ خۆت دەدوێیت؟ هەمومان بوونە وەرگەلێکین دەدوێین و بیر دەکەینەوە و ئەمەش ناوەستێ تا ئەو دەمەی زیندوو بین. ئایا بە دەنگی بەرز لەگەڵ خۆت دەدوێیت؟ خەیاڵ بکە و بیر بکەرەوە لە مشت و مڕێکی توندا بوویت لەگەڵ سەرۆکی کارەکەتدا و لەو کاتەدا لە دەرونی خۆتدا دەتگوت ئەمە چەند کەسێکی دەبەنگ و بێئەقڵە، ڕقم لێیەتی. یاخود خەیاڵی خۆت بکە چۆن کەسێک تەرکیزی تەماشاکردنی لەسەر تۆیە و تۆیش لەو کاتەدا بە دەنجی بەرز لەگەڵ خۆت دەدوێیت. بە دڵنیاییەوە ئەو کەسە گومان دەکات تۆ عەقڵت لەو کاتەدا ناهاوسەنگە. پێدەچێت بە ئەزموونێکی سەلبیدا تێپەڕیت کە بووبیتە هۆی هێنانی هەستێکی خراپ و بەد بۆت. کات ناکاتێکیش دەنجێک دەبیستیت ئەو ئەزمونە دوایات دێنێتەوە و هەمان هەستی بەدت بۆ دەجێڕێتەوە. یاخوڕات چییە لەبارەی ئەزمونێکەوە کە پێشتر ڕووی نەداوە بەڵام تەنها بەوەی کە ڕەنگە لە داهاتوودا ئەم ئەزمونە ڕووبدات تۆ بیری لێ دەکەیتەوە و هەر پێشوەخت بۆ ئەنجامە چاوەڕوان کراوەکە هەست بە دڵتەنجی و بێزاری و ناڕەحەتی دەکەی و لە دەروونتدا دەڵێیت بۆچی چاوەڕێ بکەم تا ئەزمونەکە ڕوو دەدات؟ لەو بڕوایەدان باشترە لە ئێستاوە هەست بە خەمەکان بکەم. ڕێب دەلێت بپرسم، ئەگەر سەرۆکی کارەکەت لە سەرەتای هەفتەدا داوای لێکردیت لە ڕۆژی پێنجشەمە کاتژمێر 9 بەیانی لە نووسینگەکەی چاوی پێت بکەوێت، چی بەبیرت دادێت؟ ئاسایی پرسیار گەلێک لە خۆت دەکەیت وەک بۆچی دەیەوێت چاوی پێم بکەوێ؟ چی لێم دەوێ؟ چه هەڵەیەکم کردووە؟ ئایا لە کارەکەم دەرم دەکات؟ بە دواییدا پێشبینی سەرجەم ئەگەر سەلبیەکان دەکەیت وانە؟ بەڵام ئایا بۆ ناگونجێت لە بری ئەم بیرە سلبیانە بۆ چوونی بیری ئیجابی لە بیرتدا بخڵێتەوە وەک ئاخۆ بڕی ئەو زیادەیە چەند دەبێت کە پێم دەدات؟ گومانم وایە ئاسایی ئەمە لە بیرتدا خوڵ بخوات بەڵکو دەگونجێت لە دوای کۆتایی هاتنی کارەکەت بگەڕێیتەوە ماڵەوە و هەواڵەکانی ئەم داواکاریە کت و پڕ و چاوەڕوان نەکراوەی سەرۆکەکەت بۆ هاوسەرەکەت بجێڕیتەوە. ئەمەش دەبێتە هۆی ناڕەحەتی بۆ هەردووکتان. بەڵام ئاخۆ لە کۆتایی هەفتەدا هەستت چۆن دەبێت؟ ئایا دۆخی معنەویت بەرز دەبێت یان ڕووخا و دابەزی و ئەی چی دەربارەی ڕۆژی دواتر؟ ئەو ڕۆژەش کە بە دوای دەدێت بە دڵنیاییەوە معنەویاتت نزم و داتەپی و دەبێت وانە؟ لە کۆتاییدا ڕۆژی پێنجشەمە دێت و تۆش لە چاوەڕوانی یەکێک لە کارەسات و موسیبەتەکان دایت، بەڵام لەو ڕۆژەدا ڕێکەوتی شتێکی کت و پڕ و چاوەڕوان نەکراو دەکەیت. سەرۆکارەکەت بە زەردەخەنەیەکەوە لێت دەڕوانێت و پێت دەڵێت هەموو ساڵێکت بەخۆشی، پێم خۆش بوو یەکەمین کەس بم بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونتەوە پیرۆزبایی لێ بکەم. بەم شێوەیە بەبێهۆ پێش وەخت ئەو هەموو هەستە سلبیانە هەڵگرت. لە کتێبەکەیدا چۆن دڵ ڕاوچێ و هەستە سلبیەکان ڕادەگریت دیلکارینگی دەڵێت پتر لە سەدا 93 ئەو ڕووداوانەی بڕوامان پێێتی و کار لە هەستە سلبیەکانمان دەکەن هەرگیز ڕوونادەن. سەتا هەفت و کەمتر لەوەشە کە ناتوانین دەستیان بەسەردا بگرین وەک کەش و هەوا و مردن. وەک سروشتێکی مرۆڤ ئێمە زۆربەمان کە لەگەڵ خۆماندا دەدوین پێشبینی ڕووداوە سلبیەکان دەکەین. یەکێک لە زانکۆکانی کالیفۆرنیا لە ساڵی 1983 لێکۆڵینەوەیەکیان ئەنجامدا لەسەر گفتوگۆ لەگەڵ خۆدا کردن. لێکۆڵینەوە گەیشتە ئەو دەرەنجامەی کە زیاد لە سەدا هەشتای ئەو وتانەی بە خۆمانی دەڵێن و وتەگەلێکی سەلبین و لە دژی بەرژەوەندیەکانمان کار دەکەن. تۆ دەبێ بیر لە مەودای کاریگەری ئەو بڕە زۆرەی بیرە سلبیەکان بکەیتەوە.
ئێستا دەمەوێت کارێکی سادەت پێ بسپێرم، ئەویش ئەوەیە کاتێک چوویتە نێو بیرکردنەوە و خەریکیان کردیت پێویستە بوەستیت و ئەو خاڵانەی بیرت لێ دەکردنەوە تۆمار بکەیت. لەو کاتەدا سەرسام دەبیت لەو بڕە زۆرەی وزە کە لە دەستت چووە و لەو دڵە ڕاوچە و بیرە سلبیانەی کە زەینی خۆتت پێ قوڕس کردوون. لێرەدا مفاجئەیەکی دیکە هەیە، چونکە لێکۆڵینەوەکە تەنها ئەو ئەنجامانەی بەدەست نهێنا، بەڵکو گەیشتە ئەو ڕاستیەش کە ئەم دڵە ڕاوچەیە دەبێتە هۆی توشبوون بە 175 نەخۆشیەکان، لەوانە پەستانی خوێن و برینی گەدە و نۆرە دڵێ. واتە تۆ بەو پەڕیویستی خۆتەوە بۆ خۆت دەدوێیت و سلبیانە بیر دەکەیتەوە و تووشی نەخۆشی دەبیت. بۆ جێبەجێکردنی ئەم کارش پێویستت بە یارمەتی کەس نییە. دکتۆر ویندایر لە کتێبەکەیدا دانایی لە ژیانی ڕۆژانەمان دەگوتوێتی ئەوەی خەڵکی بیری لێ دەکەنەوە لەبارەیە دەدوێن زیاد دەکات و دەبێتە کردار. تۆ بڵێ چی وهات لێ بکات گفتوگۆ لەگەڵ خۆت بکەیت؟ چۆن دەتوانیت دەستی بەسەردا بگری؟ چۆن وها لەو گفتوگۆیە دەکەیت لە بەرژەوەندی تۆ کار بکات نەک لای دەژێت؟ ئەوە بابەتی ئێستامانە. 5 سەرچاوە هەن بۆ ئاخاوتن لەگەڵ خۆت یان بەرنامە ڕێژی خۆت. سەرچاوەی یەکەم دایک و باوک. دێتەوە یادت دایک و باوکت لە ڕابردوودا دەستەواژەگەلێکیان پێگوتووی وەک تۆ تەمبەڵیت، تۆ ناتوانانی وەک پێویست هیچ کارێک ئەنجام بدەیت، تۆ ناڕێک و پێچیت، تۆ وەک فڵان کەس وهاید لە تەمبەڵی و بێعەقلیدا. دکتۆر چات هێلمستر لە کتێبەکەیدا چی دەڵێیت کاتێک بۆ خۆت دەدوێت گوتوێتی لە ماوەی 18 ساڵی یەکەمی تەمەندا بۆ گریمانەی لە نێو خێزانێکی تا ڕادەیەک ئیجابیدا پەروەردە بووبین پتر لە 148,000 جار پێت گوتراوە نا یاخود ئەو کارە مەکە، بیر بکەرەوە 148,000 جار. سەرسوڕمانت دەگاتە ترۆپ کاتێک دەزانێت لە هەمان ئەو ماوەیەدا ژمارەی پەیامە ئیجابیەکان کە پێمان گەیشتون بە پێی ڕادەی پێویست بوون و زیاد لە پێویستیش. دکتۆر هێلمستر لە 400 جار تێپەر ناکات. ئەمەش ئاسایی بەو مانایە کە دایک و باوکانمان خراپ نەبوون، بەڵام بەداخەوە ڕێگە و شێوازێکی باشتریان پێی پێ نەبردووە، چونکە ئەوانیش بەهۆی دایک و باوکیانەوە هەر بەو شێوەیە گەورە بوون و بەرنامە ڕێژکراون. بە هەمان شێوازیش ئێمەیان پەروەردە کردووە و بەبێ مەبەست بە شێوەیەکی سەلبی بەرنامە ڕێژیان کردووین، هاوڕێ لەگەڵ خۆشەویستاندا. لە کتێبەکەیاندا هێڵی ژیان دکتۆر تاد جیمس ویان ویدسمۆڵ دەڵێن کاتێک دەگەیتە 7 ساڵی تەمەن پتر لە سەدانەوەتی بەهاکان لە عەقڵدا زەخیرە بوون، کە دەگەیتە تەمەنی 21 ساڵ سەرجەم بەهاکان تەواو و کامل بوون و لە عەقڵماندا جێگیر و چەسپاون. بەم شێوەیە بەرنامە ڕێژیە پەروەردە بووین، سەلبی بێ یاخود ئیجابی. سەرچاوەی دووەم خوێندنگە. ئەگەر یادەوەریت گەڕاندەوە بۆ قۆناغی خوێندکاریت پێدەچێت بە هەڵوێستێکدا گوزەرت کرد بێت گران بوو بێت لە یەکێک لەو خاڵانە تێبگەیت کە مامۆستا ڕاوی کردوون. کاتێک لەوانەیەکدا چەند پرسیارێکت بۆ ڕوونکردنەوەی زیاتر کردووە مامۆستا وەڵامی داویتەوە و گوتوێتی تۆ هەرگیز ناتوانانی لە هیچ تێبگەیت. سروشتێکە خوێندکارەکانی دیکە دەستیان بە گاڵتە پێکردنت کردووە. ئەگەر وەک زۆری نەبوو بیت ڕوبەڕووی کۆمەڵێک هەڵوێستی سلبی و هاوشێوەی ئەمە بوویتێتەوە. هەر بۆیە خوێندنگە سەرچاوەی دووەمی سەرەکیە بۆ بەرنامە ڕێژی خۆت، جا دەگونجێت ئیجابیانە بوو بێت یاخود سەلبیانە. سەرچاوەی سێم هاوڕێکان. هاوڕێکان بە شێوەیەکی جەوهەری کاریگەریان لەسەر یەکتری دەبێت، بەڕادەیە کە دەگونجێ هەندێک خۆی سلبی و بەد بۆ یەکتر بگوێزنەوە، وەک جگەرە کێشان و مەی خواردنەوە و خۆگرتن بە مادە بێهۆشکەرەکان و ڕاکردن لە خوێندنگا و هەتا دوای. لە واقعدا زۆربەی جگەرە کێشەکان بەهۆی کەسانی دیکەوە فێری ئەو خۆ بوون، ئەمەش لە تەمەنی نێوان 8 تا 15 ساڵیان بووە. هەر ئەم تەمەنەیە زانایانی دەروونناس بە ماوەی چاولێکەری دیگەرانی ناو دەبن، ئەم ماوەیەشە منداڵان لاسایی ڕەفتاری کەسانی دیکە دەکەنەوە. سەرچاوەی چوارەم ڕاگەیاندن. لێکۆڵینەوەیەک لە ئەمریکا لەسەر لاوان ئەنجام دراوە چۆن کاتەکانیان بەسەر دەبن. ئەنجامی لێکۆڵینەوەکە دەری خستووە کە لاوان لە تەمەنی پێگەیشتندا هەفتانە نزیکەی 39 کاتژمێر بە تەماشاکردنی تەلەڤیزیۆن بەسەر دەبن. منداڵەکە گۆرانی بێژیان ئاکتەرە لە خۆشەویستەکەی خۆی دەبینێ خەڵسوکەوت و ڕەفتارێکی تایبەت دەکات، ئەمیش لاسایی دەکاتەوە، تەنانەت ئەگەر ئەو ڕەفتارە سەلبیش بێت. نمونەیە حاڵەتە یەکێک لە گۆرانی بێژە بەناو بانگە جیهانیەکانە کە لە ئاهەنگێکدا بە پۆشاکێکەوە دەرکەوت بەشێکی سچی دیار بوو. دەزانی چی ڕوویدا؟ لە هەمان ئەو هەفتەیەدا کە گۆرانی بێژەکەی تێدا دەرکەوت زیاتر لە 50,000 خانم لە نمونەی ئەو پۆشاکەیان پۆشی. سەرچاوەی پێنجەم تۆ خۆت. لەگەڵ چوار سەرچاوەکەی پێشوودا بەرنامە ڕێژیەکی خودی کە لە خودی خۆتەوە سەرچاوی گرتووە سەربار دەکەیت. لە یەکێک لەوانە محازەرەکانمدا لەسەر دەسەڵاتدارەتی تەواو بەسەر خوددا
ئامادەبوویەک پێی گوتم کە گوایە دایک و باوکی خۆشیان ناوێ و هەرگیز خۆشەویستیان بۆ دەرنەبڕیوە. هەز دەکات لەلایەن هەمووانەوە پشتگوێ خراوە و خۆی بە تەنها دەبینیەوە. بۆیە دەستی داوەتە خۆیەکی سلبی، ئەویش زۆر خۆری و چڵێسیە. ئەو گوتی خواردن چێژبەخش و لە هەمان کاتدا پەناگەیەکە بۆ ئەو، بەڵام ئەم چێژە بۆی بووەتە زیادکردنێکی تۆقێنەر و ترسناک لە کێشیدا. لەو کاتەدا تەمەنی گەیشتووە 38 ساڵ و تا ئەو کاتەش هەستی بە تەنیایی دەکرد. هەر بۆیە بە ئومێدی دۆزینەوەی ڕێگایەکی دەربازبوون لە گرفتەکەی ئامادەی ئەو وانەیە بوو. دەکرێت بەرنامە ڕێژی خود و ئاخاوتن لەگەڵ خۆتدا بتکاتە مرۆڤێکی کامەرانی سەرکەوتوو کە خەونەکانی بەدی دێنێ، یاخود خەمبار و کەساسێکی تەنهای بێ ئومێد لە ژیان. لەم بارەیەوە دکتۆر هێلمستەر دەڵێت ئەوەی دەیخیتە زەینتەوە جا سەلبی بێدیان ئیجابی لە کۆتاییدا هەر ئەوە دروێنە دەکەیتەوە. ئێستا باسی سێ ئاستا سەرەکیەکەی لەگەڵ خود ئاخاوتن دەکەین. ئاستی یەکەم کە پێی دەگوترێت تیرۆریستی ناوەچی. تیرۆریستی ناوەچی مەترسیدارترین ئاستی ئاخاوتنە لەگەڵ خوددا. دەگونجێت بتکاتە مرۆڤێکی بێهیوا و هەز بە بێتوانایی خۆت بکەیت و ئەو بربەستانە لە بەردەمتدا قوت بکاتەوە کە ڕێگری بەدەستێنانی ئامانجەکانت بن. تیرۆریستی ناوەچی ئاماژەگەلی سەلبی دەنێرێت، وەک من شەرمنم، من لاوازم، من یادەوەریم زۆر لاوازە، من ناتوانم چێشی لەشم کەم بکەمەوە، هەوڵم داوە و سەرکەوتوو نەبووم، من ناتوانم واز لە جگەرە کێشان بێنم، زۆر هەوڵم داوە بەڵام هەر بێوەر بووم، من ناتوانم زوو لە خەو هەستم، من ناتوانم لە بەردەم خەڵک و بینەراندا بدوێم، من شێوەم سەرنجڕاکێش نییە. خەڵک ئاماژەی سەلبی بۆ عەقڵی ناوەچی نائاگاهی خۆیان دەنێرن و یەک بینەش دووپاتی دەکەنەوە تاکو ئاماژەکان دەبنە بەشێک لە بیر و بڕوا و باوەڕی بەهێزیان و لە دواییشدا کار لە جوڵە و هەڵسوکەوت و هەستە تایبەتیەکانیان و دنیای دەوروبەریان دەکات. ئاستی دووەم وشەی بەڵامی سلبیە. ئەم ئاستی ئاخاوتنە لەگەڵ خۆت لە ئاستی یەکەم باشترە. کەسەکە حەزی بە گۆڕانکاریە کەچی وشەی بەڵامی بۆ سەربار دەکات. بەداخەوە ئەم وشەی بەڵام سەرجەم ئەو ئاماژە ئیجابیانە دەسڕێتەوە کە پێشتر هاتوون. وەک دەمەوێت کێشم کەمکەمەوە بەڵام ناتوانم، دەمەوێت واز لە جگەرە کێشان بێنم بەڵام دەترسم لە کۆتاییدا کێشی لەشم زیاد بکات، دەمەوێت زوو لە خەو هەستم بەڵام پێم خۆش نییە. ئێستا ئەگەر پێم گوتیت تۆ کەسێکی نایابیت بەڵام چی بە زەینت دادێت؟ بە دڵنیاییەوە بیرکردنەوەی سەلبی، چونکە وشەی بەڵام هەمیشە هەموو ئەوە دەسڕێتەوە کە بە دوای دەدێت. بۆیە ئەو پەیامانەی نائاگاهیت هەڵیان دەگرێت و دەیان پارێزێت من ناتوانمە. خەڵک وشەی بەڵام بۆ ڕاکردن و خۆدزینەوە لە هەر بڕیاردانێکی کاریگەر و کارا بەکاردێنن، لەبەر ئەوەی لە پشت وشەی بەڵام و دەستەواژەی من ناتوانمەوە ترسی ڕێگرێک هەیە بۆ دەربڕەکە لە گەیشتن بە ئامانجەکەی. ئاستی سێم و کۆتایی قبوڵکردنی ئیجابیە. ئەم ئاستەی ئاخاوتن لەگەڵ خۆت بەهێزترین ئاستەکانە، بە قۆناغبەندی هەروە سەرچاوەیەکە بۆ هێز و نیشانەی متمانە بەخۆبوون و ڕێزگرتنێکی دروستی کەسیە. نمونەی قبوڵکردنی ئیجابی لەم دەربڕینانەی خوارەوەدا دەردەکەوێت. من دەتوانم واز لە جگەرە کێشان بهێنم، من دەتوانم ئامانجەکانم دەستەبەر بکەم، من بەهێزم و توانای گەورەم هەیە، من مرۆڤێکی نایابم، من یادەوەریەکی بەهێزم هەیە. سەرجەم ئەم پەیامە ئیجابیانە پاڵپشتی هەنگاوەکانمان دەکەن، بە وورەبەرزی و متمانەوە لە نزیکبوونەوەمان لە ئامانجەکانمان تاکو بەدەستیان دێنین. دوای باسکردنمان لە پێنج سەرچاوە سەرەکیەکەی بەرنامە ڕێژی کەسی و هەر سێ ئاستەکەی ئاخاوتن لەگەڵ خۆت، ئێستا سێ جۆرەکەی ئاخاوتن و وتوێژ لەگەڵ خۆت باز دەکەین. یەکەم جۆری ئاخاوتن لەگەڵ خۆت بیرکردنەوەیە. ئەم جۆرەی خۆدواندن و ئاخاوتن لەگەڵ خۆت هێزێکی گەورەی هەیە و نزیکە ببێتە هۆی ئەنجامگەلی مەترسیدار. بۆ نمونە ئەگەر بیرت لە کەسێک کردەوە کە خۆشت ناوێت و هەڵوێستێکت دوایات هاتەوە کە تێیدا ئەو کەسە لایەنێک بووە و گوێت لەو پەیوانە بووە کە بە خۆتت گوتون، تێبینی هەستەکانت بکە، هەستت چۆنە. ئەم جۆرە ئاخاوتنە لەگەڵ خۆت پێدەچێت ببێتە هۆی خەمۆچی و کاریگەریەکی سەلبی بکاتە سەر تەندروستی لاشەیی. هەروە دەگونجێت لە چێژوەرگرتن لەسەر جەم بوارەکانی ژیان مەحرومت بکات. فرانک ئۆتۆلۆ لەم بارەیەوە نووسیوێتی چاودێری بیرکردنەوەکانت بکە چونکە دەبنە کردار، چاودێری کردارەکانت بکە چونکە دەبنە خوو، چاودێری خۆکانت بکە چونکە دەبنە سروشت، چاودێری سروشتەکانت بکە چونکە سەرنجامت دیاری دەکەن. دووەم جۆری ئاخاوتن لەگەڵ خۆت لەگەڵ خۆ و توێشکردنە. ئایا ڕوویداوە کەوتبی تێنێ و مشتومڕێکەوە لەگەڵ کەسێکدا و دوای ئەوەی بەجێی هێشتوویت کاسێتی و توێژەکەت جارێکی دیکە لە زەینتدا دووبارە کردوتەوە؟ لەم حاڵەتەدا هەر خۆت دوو ڕۆڵت بینیوە،
دروست وەک ئەوەی دوو دەنجی ناوەچیت هەبێت یەکێکیان خۆت بنوێنیت و دووەمیش کەسەکەی بەرامبرت چەند جارێک ئەم کاسێتی مشت و مڕ و توێژت لێداوەتەوە و لەگەڵ سەربارکردنی کۆمەڵێک دەستەواژە لە هەر جارێک دەکە خۆزگەت خواستووە لە کاتی مشت و مڕە ڕاستەقینەکەدا بتگوتبان وەک جاری ئایندە باش ئاگادار بە لەگەڵ چێ دەدوێت وەڵامەکەش ببوورە پەشیمانم تۆش بەرامبەری دەڵێیت پەشیمانم بەس نییە لەسەر ئەم شێوازە بەردەوام دەبی تاک و هۆش و ئاگات نامێنێت ئەم جۆرە ئاخاوتنە لەگەڵ خۆت کۆمەڵێک هەستی سلبی دەخۆڵکێنێت سێم جۆری ئاخاوتن لەگەڵ خۆت بە قسە دەربڕینی ڕاشکاوانە و ئاشکرایانەیە ئەم جۆرە دوو شێواز وەردەگرێت شێواز یەکەم خۆ دواندن بە دەنجی بەرز ئایا کەسێکت دیتووە لە کاتی ڕۆیشتندا بە دەنجی بەرز لەگەڵ خۆیدا بدوێت جارێکیان لە هۆڵی میوانخانەیەکدا هات و چۆم دەکرد کەسێکم بینی بە دەنجی بەرز لەگەڵ خۆی دەدووە و دەستەکانی ڕادەوەشان تەنها بەوەی کە تێبینی کرد تەماشای دەکەم وەستا و دوور کەوتەوە لەم حاڵەتەدا کەسەکە لە ژێر فشارێکی نائاساییدایە و بەبێ ویستی خۆی لا شعوری پەنا بۆ خۆ بەتاڵکردنەوە دەبات بەم ڕێگەیە ئەم شێوازە کۆمەڵە زیانێکی تەندروستی دەبێت لەوانە بەرزبوونەوەی پەستانی خوێن هەروە دەبێتە بەرهەمهێنەری وزەیەکی سەلبی گەورە شێوازی دووەم بە شێوەی وتوێژێک دەبێت بە جۆرێک کە سروشی ناتوانایی دەدات بۆ ڕوونکردنەوە ئەم نمونەیە دەهێنمەوە وادەیەکم هەبوو لە میوانخانەی مەلیکا ئەلیزابێز لە مۆنتریال وانەیەک پێشکەش بکەم لە ڕاڕەوەیەکی میوانخانەکەدا گوێم لە دەنجی خانمێک بوو بە خانمێکی دیکەی دەگوت من ترسێکی زۆرم لە قسەکردنی بەردەم خەڵک و بینەر هەیە نازانم چۆن خەڵک دەتوان ئەو کارە بکەن چۆن لە بەردەم کەسانی دیکەدا دەوەستن کە ئەشێت تووشی گاڵتە پێکردن ببنەوە خانمەکەی تریش دەیگوت تۆ زۆر ڕاز دەکەی من هەرگیز لە بەردەم خەڵک و بینەردا قسە ناکەم ئەگەر ئەم هەڵوێستەشی بکەینەوە دەبینین خانمی یەکەم لەبارەی دەرونی خۆیەوە شتگەلێکی گوت و خۆی لە چاڵێک هاوێشت کە هەر خۆی بۆ خۆی هەڵی کەندووە تەنها ئەوەندەش نا بەڵکو کارێکی سلبی کردە سەر هاوڕێکەی و هانیدا هەمان هەستی هەبێت بەرنامە ڕێژی خۆت دووپاتکردنەوەی دەستەواژە سلبیەکان بۆ دەروون لە خۆ دەگرێت سەرباری قبولکردنی ئەم دەستەواژانە لە خەڵکانی دیکەوە ئەمەش بەو جۆرە تا ئەو پەڕ زەرەرمەندە و هۆی هەستگەلێکی سەلبی تێکشکێنەرە و ئەدای ڕۆڵەکانت لە سەرجەم بوارەکانی ژیانتدا کەم دەکاتەوە پێدەچێت ڕۆژانە بەم سێ جۆر ئاخاوتنە لەگەڵ خوددا تێپەڕیت لە ڕێی بەرنامە ڕێژی و دووبارە بەرنامە ڕێژکردنی ئەقڵمان بە ئاماژەگەلی زۆر سلبیەوە کە لە کۆتاییدا جێگیر و بە قوڵیش لە لاشعوردا ڕێکدا دەکوتێ و دەبێتە خوو لەم بارەیەوە زانای ئەڵمانی گۆتە گوتوویەتی خراپترین زیانەکان کە دەگونجێت تووشی مرۆڤ بێت گومانی خراپەتی بەخۆی فەرمودەیەکی پیرۆزی شێ دەفەرموێت کەستان خۆی بەکەم نەزانێ لە چاکبەختیە تۆ و من و هەر کەسێکی دیکە دەتوانین لەگەڵ خودی خۆماندا بەو جۆرە بدوێن کە دەبێتە بەرنامە ڕێژی ئیجابیانەی خۆت لە تواناماندا هەیە هەموو بەرنامە و پرۆگرامێکی سەلبی بگۆڕین بە خستنەجێی پرۆگرامێکی دیکەی نوێی ئیجابی کە هێزمان پێ ببەخشێ هۆی ئەم کارەش سادە و ئاسانە ئەویش دەستگرتنمانە بە سەربیرکردنەوەکانماندا ئێمە خاوەنی ئەقڵمانین و دەتوانین هەر گۆڕانکاریەک بیخوازین تێیدا ئەنجامی بدەین ئارنست هۆڵمز لە کتێبەکەیدا بیردۆزە بنەڕەتیەکانی زانستی ئەقڵ گوتوێتی بیرەکانم فکرەکانم دەست بە سەر پسپۆڕی و زانیاریەکانمدا دەگرن دەشتوانم بیرەکانم ئاراستە بکەم هەروە لە کتێبەکەیدا گەڕانەوە بۆ خۆشەویستی ماریا ویلیامسۆن گوتوێتی دەتواناماندا هەیە لە هەر ساتە وەختێکدا بمانەوێ ڕابردوو و ئایندەمان بگۆڕین ئەویش بە داڕشتنەوەی بەرنامە ڕێژی ئێستامان لە زانستی بەرنامە ڕێژی زمانیانەی دەماریدا بنەمایەک هەیە دەڵێ من بەرپرسم لە عەقڵم کەواتە بەرپرسم لە ئەنجامی کارەکانیشم حەقی خۆتە هەروەک لە تواناشتدا هەیە بەو شێوەیە بیر بکەیتەوە کە گەرەکتە و دەخوازی بیر لەو شتانە بکەیتەوە کە خەونی پێوە دەبینی شتێک نییە بتوانی بیرکردنەوەکانت ئاراستە بکات جگە لە خۆت بیرەکانت لە ژێر دەسەڵاتی تەنها خۆتدان دەکرێت بە سانایی ئاخاوتن لەگەڵ خۆت بە ئاراستەیەکی دروست ئاراستە بکرێ کە ژیانت بگۆڕێ بۆ ئەزمونگەلێک لێوان لێو لە سەرکەوتن و کامەرانی لە کتێبەکەیاندا چاونەترس بە تا بیبیتەوە جاک کانیفیلد و مارک فینسین دەڵێن ئێمە هەمومان لەوەدا وەک یەکین کە هەر یەکەمان 18 ملیۆن خانەی ئەقلیمان هەیە تەنها ئاراستەکردنیان پێویستە بەر لەوەی بچینە سەر ئەو پلانەی دەتوانین لە ڕێوە دەنگ و هاوەرە سلبیەکان بگۆڕین بۆ ئیجابیانەی کارە با بۆت ڕاوە بکەم چۆن ئەقلی ئامادە و ئەقلی ناوەچی نائاگاهی پێکەوە کار دەکەن ئەگەر واماندانە ئەقلی ئامادە بریتێ لە ئامادەکاری بەرنامەکانی کۆمپیوتەر و ئەقلی ناوەچیش ئەقلی کۆمپیوتەرەکەیە ئامادەکاری بەرنامە زانیاریەکان لە دەرەوە کۆ دەکاتەوە و
عقلی کۆمپیوتەرەکەی پێدەوڵەمەند دەکات. بۆ نمونە ئەگەر ئامادەکاری بەرنامەکە لە بەرنامەکەیدا ئەم ئاماژانەی بە کۆمپیوتەرەکەدا من شەرمنم، من ناتوانم واز لە جگەرە کێشان بێنم، من هەست بە بێتاقەتی و بێزاری دەکەم، من حوسەڵەم کەمە و زۆر تووڕەم، من ناتوانم ممارەسەی یاریە وەرزشەکان بکەم. ئەگەر ئەم بەرنامەی خستە کۆمپیوتەرەکەەوە لەسەر شاشەی کۆمپیوتەرەکەەوە کتومت ئەمانە دەردەچن، من شەرمنم و ناتوانم واز لە جگەرە کێشان بێنم و هەتا دوای. بۆیە فەرمانی عەقلی ئامادە کۆکردنەوەی زانیاریەکان و ناردنیەتی بۆ عەقلی ناوەچی. ئەمەی دوایش لە شتەکان ناگات، بە دەربڕینێکی سادە تەنها زانیاریەکان زەخیرە دەکا و لە دوایشدا دووبارەیان دەکاتەوە بەبێ هیچ زیادی و کەمیەک. ئەگەر پەیامێک بۆ ماوەیەکی درێژ و جارانێکی زۆر بە پرۆگرام کرا، ئەو پەیامە لە ئاستەیەکی قوڵی عەقلی ناوەچیدا جێگیر دەبێ و دەچەسپێ و دوایش ناتوانرێ بگۆڕدرێ مەگەر بە گۆڕینی بەرنامەیەکی دیکەی دروست نەبێت و دانانی بەرنامەیەکی دیکە نەبێت. ئێستا ئەگەروا داوام لێ کردی بیر لە سەگێکی سپی نەکەیتەوە دەتوانی؟ ئەگەر داوام لێ کردی بیر لە ئەسپێکی ڕەش نەکەیتەوە دەتوانی؟ بەدڵنیاییەوە نەخێر. تۆ زۆر جار بیرت لە سەگێکی سپی دیاریکراویان ئەسپێکی ڕەشی تایبەتی کردوتەوە. ئەگەر ئەم ڕووداوەمان لێکدایەوە دەبینین عەقلی ناوەچی هەستاوە بە هەڵوەشانەوە و سڕینەوەی وشەی نا و دەستەواژەی بیر لە سەگێکی سپی بکەرەوەی لای خۆی پاراستووە. هەما حاڵەتیش ڕوو دەدا کاتێک کەسێک لەبارەی بارودۆخ و ئەحواڵتەوە پرسیارت لێ دەکات، تۆ دەڵێی خراپ نیم. نائاگاهی وشەی نیم دەسڕێتەوە وشەی خراپ دەپارێزێ. لەبەرەوە ئەگەر پرسیارت لە کەسێک کرد لەبارەی حاڵ و ئەحواڵیەوە ئەو گوتی خراپ نیم، تۆ بڵێ هیوای بەختێکی باشت بۆ دەخوازم. نائاگاهی تەنها ئەو پەیامە ئیجابیانە هەڵدەگرێ و دەپارێزێ کە دەلالەت لە کاتی ئێستا دەکەن. ئەگەر بەخۆت بڵێیت باش دەبم، پەیامەکەت هیچ کاریگەریەکی نابێ، لەبەر ئەوە دەبێ بەردەوام پەیامەکەت لە ئێستادا بێ، نەک لە دواتر و ئایندەدا. ئەم دەستەواژانە هەندێکن لە پەیامە ئیجابیە کاراکان. من بەهێزم، من کامەرانم، من خاوەن ئەحسابێکی هێمنم، یادەوەریەکی باش و بەهێزم هەیە. ئێستا 5 ڕێسات دەدەمێ بۆ بەرنامە ڕێژی نائاگاهی. یەکەم، پێویستە پەیامەکەت ڕوون و دیاریکراو بێ. 2، پێویستە پەیامەکەت ئیجابی بێ. 3، پێویستە دەلالت لە کاتی ئێستا بکە. 4، پێویستە پەیامەکەت هەستێکی بەهێز لەگەڵ ناوەڕۆکەکەیدا هاوڕێ بێ، لەبەر ئەوەی نائاگاهیت قبوڵی بکە و بەرنامە ڕێژی بکە. 5، پێویستە چەند جارێک پەیامەکە دووپات بکەیتەوە تاکو بە تەواوی بە پرۆگرام دەبێت. ئەمەش پلانێکە بۆ ئەوەی ئاخاوتنە لەگەڵ خۆتدا هێزێکی ئیجابی هەبێ. یەکەم، بەلایەنی کەمەوە 5 پەیامی خودی سەلبی تۆمار بکە کە کاریگەریان لەسەرت هەیە، وەک من کەسێکی شەرمنم، من ناتوانم واز لە جگەرە کێشان بێنم، من یادەوەریم لە ئاوازە، من ناتوانم لە بەردەم بینەر و خەڵکدا بدوێم، من تۆندخوم. ئێستا ئەو کاغەزەی ئەم پەیامانە تێدا تۆمار کردووە لە توپەت بکە و بۆ دوور فڕێ بدە. 2، 5 پەیامی خودی ئیجابی تۆمار بکە لەوانە کە هێز و وزەت پێدەبەخشن، سەرجەمیان بە وشەی من دەست پێ بکە، وەک من دەتوانم واز لە جگەرە کێشان بێنم، من حەزم لە قسەکردنە بۆ خەڵک، من یادەوەریم بەهێزە، من چالاکی وزەیەکی بەرزم هەیە. 3، پەیامە ئیجابیەکان لە یادنامەیەکی بچووکدا تۆمار بکە با هەمیشەش پێت بێت. 4، ئێستا هەناسەیەکی قوڵ وەربگرە و یەک لە دوای یەک پەیامەکان بخوێنەرەوە تاکو بە تەواوی وەریان دەگریت. 5، جارێکی دیکە لە پەیامی یەکەمەوە دەست پێ بکەرەوە، هەناسەیەکی قوڵ وەرگرە و هەر ڕاڕایەک لە لاشتدا هەیە دەری بکە. بە هەستێکی بەهێزەوە یەکەمین پەیام 10 جار بخوێنەرەوە، چاوەکانت لێک بنێ و بە شێوە نوێیەکەتەوە وێنەی خۆت بکە و پاشان چاوەکانت بکەرەوە. 6، لە ئەمڕۆوەلەوە ئاگادار بە کە بە خۆتی دەڵێیت و ئاگاد لەو وتانە بێت کە بە خەڵکیان دەڵێیت و ئەوانش کە خەڵک پێت دەڵێن. ئەگەر تێبینی هەر پەیامێکی سلبیت کرد، یەکسەر هەڵی وەشێنەوە، بەوەی بڵێیت هەڵی دەوەشێنمەوە، پاشان بیگۆڕە بە پەیامێکی ئیجابی. دڵنیا بە بەهێزیت و دەتوانیت ببیت بە هەموو شتێک و خاوەندار بیت، دەتوانیت هەر کارێک دەخوازیت ئەنجامی بدەیت. ئەمەش تەنها بەوە کە ورد و کتومت دیاری بکەیت چیت دەوێت و بەو هێزەوە کە خاوەنیت و بەو ئاراستەیەدا بجوولەیت. جیم ڕۆن، دانەری کتێبی کامەرانی هەمیشەیی لەسەر ئەمە دەڵێت دووپاتکردنەوە بنەمای سەلیقە و لێهاتوویەکانە، لەبەر ئەوە پێویستە متمانەت بە وتەکانت هەبێ و هەمیشە پەیامە ئیجابیەکان بۆ خۆت دووپات بکەوە. تۆ گەورەی عەقڵت و کاپتنی کەشتێکەتی، تۆ دەست بەسەر ژیانتدا دەگریت، دەتوانی ژیانت بگۆڕیت بۆ ئەزموونێک لە کامەرانی و تەندروستی و سەرکەوتنێکی بێسنوور. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە، بە باوڕەوە بژی، بە ئومێدەوە بژی،
بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزە. دووەم، بڕوامەندی بەرهەمهێنەری دەست بە سەرداگرتنی خۆت. ئەمە دواهەمین وشەکان مەبۆت. لە ژیان مەترسە. بڕوات وەها بێ کە ژیان شایستەی ئەوەیە تێیدا بژیت. بیر و باوەڕت یارمەتی دەدات لە تەحقیقکردنی واقعدا. دکتۆر ویلیام جیمس. زانای دەروونناسی ئەمریکی ئیبراهام ماسلۆ لەبارەی پیاوێکەوە دووە. ئەو پیاوەی بڕوای وەها بوو تەرمێکە واتە جەستەیەکی مردووە. دوای بێسوودی هەوڵ و تەقەڵای پزیشکە دەرونیەکەی لە چارەسەرکردنیدا کەت و پڕپرسیارێکی زیرەکانە لە زەینی پزیشکەکەدا دروست بوو. بە پیاوە نەخۆشەکەی گوت: ئایا دەکرێت خوێن لە جەستەی تەرمی مردوویەک بێت؟ نەخۆشەکە وەڵامی دایەوە: ئەوە تۆ دەڵێی چی دکتۆر؟ گومانیتیانە تەرم خوێنی لێ نایەت. کەت و پڕپزیشکەکە دەرزیەکی ئاژنیە پەنجەیەکی نەخۆشەکە و دڵۆپێک خوێن لە پەنجەی هات. بەو ڕووداوە سەرسوڕمان و بێسەیربوونێک لە ڕوخساری نەخۆشەکەدا دەرکەوت و هاواری کرد: ئێستا قەناعەتم کرد کە دەگونجێ خوێن لە جەستەی مردووش بێت. ئەم چیرۆکە چی دەگەیەنێ؟ ئەم پیاوە بڕوای وەها بوو ئەو تەرمێکی تێکشکاوە. هەموو جۆرە چارەسەرێکی ڕەت دەکردەوە، تەنانەت گۆڕینی ئەو بڕوایی کە دەکرێت خوێن لە تەرمێکەوە بێت. لەگەڵ ئەوەشدا چارەسەربوونیشی ڕێی تێدەچێت. بەو شێوەیە قبولی ئەوە دەکات بچێتە ژێر چارەسەرکاریەوە. مەرز نییە بڕوابوون بەرامبەر شتێک ئەوە بگەێنێ کە شتەکە خۆی ڕاستەقینە بێ، بەڵکو هەموو ئەوەی دەیخوازێت بڕوابوونە بە ڕاستەقینیەتی. بڕوا ئەو بنەمایەیە کە سەرجەم کردارەکانمانی لەسەر بنیاد دەنین و گرنگترین هەنگاویشە لە ڕێگای سەرکەوتندا. لەم بارەیە وتەیەک هەیە دەڵێ: بۆ ئەوەی سەر بکەوین دەبێت سەرەتا بڕوامان بەوە هەبێ دەتوانین سەر بکەوین. نووسەری ئەمریکی ناپلیۆن هێڵ گوتوویەتی: ئەوەی عەقلی مرۆڤ دەرچی پێدەکا و باوەڕی پێدەکات دەتوانێت بەجێی بگەێنێت. بڕوانە چیرۆکی ئەو نەخۆشە هیچ ڕێگا و شێوازێکی چارەسەرکردن لەگەڵیدا سەرکەوتوو نەبوو تا پزیشکەکەی پەنای بردە بەر بیرێکی سادە. بە نەخۆشەکەی گوت: دەرمانێک هەیە تازە بە تازە دۆزراوەتەوە، دەتوانێت لە ماوەی 24 کاتژمێردا لە چارەسەرکردندا سەرکەوتوو بێت. بەو پەڕی پەرۆشیەوە نەخۆشەکە داوای کرد ئەو دەرمانە سەرسوڕهێنەرەی دەست بکەوێت. پزیشکەکە دوو حەبیدایە و دڵنیای کردەوە کە لە کەمتر لە 24 کاتژمێردا بە تەواوی شیفای بۆ دێنێ. بەڕاستی شەرەوە ڕوویدا. نەخۆشەکە ئیدی سکاڵای نەما و لە ڕۆژی دواتردا چاک بۆ ئەم دەرمانە موعجیزە ئاسایش سوپاسی پزیشکەکەی کرد. ئێستا تۆ دەزانی ئەو دەرمانە موعجیزە ئاسایە چی بوو؟ 2 دەنگ ئەسپری. نەخۆشەکە تەنها بەهێزی بڕوابوونی چاک بووە. جارێک لە دالاس بووم لە ئەمریکا بۆ پێشکەشکردنی وانەیەک لەبارەی مەودای هێزی کاریگەری بڕوامەندی و چۆن بڕوای کەسێک فاکتەری سەرەکی سەرنەکەوتن و سەرکەوتن و تەندروستی و باش و کامەرانیە یان هۆکاری بێوەری و نەخۆشی و خەمباریە. لە دوای وانەکە هەندێک لە ئامادەبووان کۆبوونەوە. یەکێکیان کە پیاوێک بوو لە سیەکانی تەمەنیدا بوو گوتی: ئەوەی لە وانەکەتدا باست کرد زۆر ڕاستە. باسی کرد کە داپیرەی ئەو کە لە تەمەنی 73 ساڵیدایە زۆر لە سواربوونی ئەسانسۆر دەترسێ. لەبەرەوەی جارێکیان لە تەمەنی 8 ساڵیدا تووشی حاڵەتێکی ناخۆش بووە. لە نێو ئەسانسۆرەکەدا بووە کە پەچی کەوتووە و ئەسانسۆرەکە وەستاوە و زیاتر لە کاتژمێرێک بە حەبسی تێیدا ماوەتەوە. بە درێژای ئەو ماوەیەش هەر هاواری کردووە و گریاوە. لەو ڕۆژەوە زۆر لە بەکارهێنانی ئەسانسۆر دەترسێ و لە چوونە نێوی هەڵدێ. بەڕادەیە کە نزیکەی 500 پلیکانە بە پێ سەر دەکەوێ و ناچێتە ئەسانسۆرەکەەوە. کەسێکی دیکە کە لە کۆتایی چلەکانی تەمەنیدا بوو پێی گوتم زۆر لە سەگ دەترسێ. ئەو لە تەمەنی 5 ساڵیدا سەجێک هێرشی کردوتە سەری و لە دوو لاوە قاچی گەستووە. بە پەلە بۆ چارەسەر چۆتە نزیکترین نەخۆشخانە. لەو ڕۆژەوە ئەستەما لە جێگایەکدا بوو بێ سەجی لێبێ. خانمێکیش باسی کرد ڕقی لە پشیلە دەبێتەوە و بۆ دووربوون لێی ئامادەیە هەموو کارێک بکە، تەنانەت ئەگەر سەردان نەکردنی هەموو ئەو هاوڕێ و نزیکانەشی بێ کە پشیلە ڕادەگرن. ئەو دەشزانێ ئەم ترس و ڕقلێبوونەی لە پشیلە کاریگەری لەسەر خۆی و ئەو منداڵانەی دەبێت کە حەز دەکەن پشیلەیان هەبێ. چوارەمی لاو پێی گوتم ئەو بڕوای وەها بووە وەک باوکی زۆر قەڵەو دەبێت. ئەو بڕوایەشی بۆتە هۆی توشبوونی بە هەندێک نەخۆشی و ماندوێتی دەرونی و جەستەیی. ماوەی 10 ساڵە بڕیاری داوە بە شێوەیەکی ئیجابی مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا بکات. پەنای بردوتە بەر دکتۆرێکی پسپۆر لە ماوەی ساڵێکدا توانیوێتی ئەو بڕوا سەلبیەی لە ناوبەرێ کە بێتە چوو ژیانی بکاتە وێرانە. هەروەک دەگونجێ بڕواکانمان فاکتەرێک بن لە فەشەلهێنان و لە قاڵبدانی هەڵسوکەوتمان لە ژیاندا. هەروەش دەکرێت هۆیەکی سەرەکی بن بۆ سەرکەوتن و دەستەبەربوونی ئامانجەکان لە ژیاندا.
نمونەی ئەمەش تۆماس ئەدیسۆن کە پێش سەرکەوتنی لە داهێنانی گلۆپی کارەبادا 9999 تاقیکردنەوەی ئەنجامدا تا کارگەیشتە ئەوەی خەڵکی پێی پێدەکەنی. لەگەڵ ئەوەشدا لە هەوڵە سەرنەکەوتوەکانی نەوەستا، بێئومێدیش نەبوو، بەڕادەیەک کە هەر هەنگاوێکی فاشلی دەبوارد زیاتر بۆ پێشەوە دەڕۆیشت. نمونەیەکی دیکە، واڵت دیزنی چوو بۆ لای هاوسەرەکەی وێنەیەکی کاریکاتێری مشکێکی بچکۆڵەی پیشاندا، پێی گوت ئێمە سامانێکی گەورە لە پشت ئەم مشکەوە پێکەوە دەنێ. هاوسەرەکەی یەکەمین کەس بوو، پێی گوت هیوادارم ئەم قسەیە بۆ هیچ کەسێکی دیکە نەکەی. بەڵام بڕوای تەواوی دیزنی بە سەرکەوتن وای لێکرد لەسەر خەونەکانی بەردەوام بێ، تاکو هەر بەو قەناعەتەوە کەسێکی زیرەکی لێ دەرچوو، کەسێکی داهێنەر کە هەموو دنیا قەرزاریەتی کە ئەویش ئەفلام کارتۆنی میکی ماوس و شاری دیزنیدا دەهێنێت. لە ڕێگای وەدیهاتنی خەونەکانیدا بەرەنگاری زۆر کۆسپ و ڕێگربوویەوە و زیاد لە جارێکیش مایە پوچ بوو، بەڵام بەهێزی بڕوابوونی توانی سەرکەوتن بەدەست بهێنێت. ئێستا شاری دیزنی بەکارێکی هونەری قەشەنگ و جواندا دەنرێ و سەرنج و خەیاڵی منداڵ و گەورەش بۆ لای خۆی ڕادەکێشێ. لە کتێبەکەیدا بڕوامەندی ڕۆبەرت دیڵتێس دەڵێ بڕوامەندی گەورەترین چوارچێوەی ڕەفتار دەنوێنێت. کاتێک بڕوابوون بەهێز دەبێت هەڵسوکەوتمان لەگەڵ ئەو بڕوابوونەدا پێکەوە ڕێدەکەن. دکتۆر ریچارد باندلەر کە یەکێکە لە دامەزرێنەرانی بەرنامەڕێژی زمانیانەی دەماری گوتوویەتی بڕواکان هێزێکی گەورەیان هەیە، ئەگەر توانیت بڕواکانی کەسێک بگۆڕی ئەوە دەکرێت وهای لێ بکەی هەر شتێک بکات. لە کتێبی دەڕێسەی سروشتی بۆ کاتێکی بە بەرهەم و ڕێخستنی ژیان هیرام سمیث دەڵێ هەموو بڕوایەک کۆمەڵە ڕێسایەکی بەرنامە ڕێژکراوی لە ئاستێکی قوڵی نائاگاهیدا هەیە، لەسەر بنەمای ئەم ڕێسایانە مرۆڤ هەڵسوکەوت دەکات. ئێستا ڕاوەی 5 شێوازە بنەڕەتیەکەی بڕوامەندی دەکەین کە کاریگەریان لەسەر هەڵسوکەوتمان دەبێت. یەکەم، شێوازی بڕوامەندی بڕوابوونی تایبەتە سەبارەت بە خودت. ئەمە بەهێزترین جۆری بڕواکانە. چۆنیەتی بڕوا بەخۆبوونت دەتوانێت هێز و وزە زیاد بکە و یاریدەت بدات بۆ بەرەو پێشچوون تا گەیشتن بە ئامانجەکانت، یاخود وێرانکار دەبێ و دوورت دەخاتەوە لە ئامانجەکانت، لە هەر گۆڕانکاریەک بەرگریت دەکات. نمونەی ئەمەش پاڵەوانی بۆکسێنی ئەمریکی محەممەد عەلیە کە هەمیشە دووپاتی دەکردەوە من مەزنترین بۆکسێنەوانەکانم. بەهۆی هێزی بڕوا بەخۆبوون و بە تواناکانیەوە توانی بگاتە پلەی باڵا و بۆ گەورەترین بۆکسەوانانی سەردەمەکەی. جارێکیان لە وتوێژێکی تەلەڤیزیۆنیدا لەبارەی ئەو فاکتەرەوە پرسیاری لێکرا کە دەتوانێت پاڵەوانێکی گەورە دروست بکات. ئەو گوتی بۆ ئەوەی ببیتە پاڵەوان پێویستە سەرەتا بڕوا بەخۆبوونت پتەو بێ، بڕواد وەها بێ کە تۆ باشترینیت، ئەگەر باشترینیش نیت وا دەربخاو وەک ئەوەی باشترین بیت هەڵسوکەوت بکە. بە کورتی محەممەد عەلی ویستوێتی تێمان بگەێنێ پێویستە بڕوایەکی بەهێزمان بە خۆمان و بەوەی دەمانەوێت ببین هەبێت. ئەمانە کۆمەڵا بڕوایەکی سەلبین لەبارەی خودەوە. من یەکسان نیم بە هیچ، من شایستەی سەرکەوتن نیم، ئەگەر دەوڵەمەند ببم تەنها دەمێنم و هەموو هاوڕێکانم لە دەست دەدەم، ئەگەر واز لە جگەرە کێشان بهێنم کێشم زیاد دەکا، من ناتوانم لە ڕێگای خێرادا شوفێری بکەم، ترسناکە. هەرچەند بە ئەزمونێکی نوێ هەڵبستم سەرکەوتون هابم، من فاشیلم. ئەمە هەندێک نمونەن کە بڕوابوونە بەهێزەکان لەسەر خود دەگەێنن. من بەهێزم و تەندروستیەکی نایابیشم هەیە، من متمانم بە خۆم و تواناکانم هەیە بۆ سەرکەوتن، من باوک، دایک، هاوسەر، کوڕ، کچ، خۆشک، برایەکی باشم. بڕواکان لەبارەی خودەوە هێزێکی گەورەیان هەیە، ئەگەر نەیان گۆڕیت دەبیتە کەسێکی جیاواز و سەراپای ژیانیشت دەگۆڕێ. دووەم شێوازی بڕوامەندی بڕوایە لەبارەی مانای شتەکانەوە. ئەم جۆرە لە بڕوامەندی لە مانای شتەکاندا خۆ دەنوێنێ بەلای ئێمەوە، بەو واتایە کە ئەو شت و مەسەلەیە تا چ ڕادەیەک جێگای گرنگی پێدانە لە لامان یا هیچ بایەخێکی ئەو توێ نییە. وەک نمونە جارێکیان لە لویزانا بووم لەبارەی فەلسەفەی سەرکەوتنەوە وانەیەکم پێشکەش دەکرد. وەک خۆی هەمیشەیی ویستم پرسیار لە ئامادەبووان بکەم سەبارەت بەوە کە ئەگەر یەکێکیان بڕوایەکی سەلبی لەبارەی خۆیەوە هەبێ هەز بکات تواناکانی لە قاڵب دەدات و دەخوازێ لێ ڕزگار بێت لە نێو ڕێزەکاندا کچە لاوێک هاتە دەرەوە لە کاتێکدا چاوەکانی پڕ بوون لە فرمێسک. لێم نزیک بۆ گوتی من ناتوانم متمانە بە پیاو بکەم، 3 جار بریندار بووم و ئازارم چەشتووە، بۆیە بڕیارم داوە کە چیتر هیچ پیاوێک لە ژیانمدا نەبێ تاکو جارێکی دیکەش تووشی حاڵەتی پێشوم نەبمەوە. لە هەمان کاتدا هەز بە تەنهاییەکی لە وزە بەدەر و ترسناک دەکەم. سەرەتا ویستم خێرا بیرکردنەوە سەلبیەکەی بوەستێنم و های لێ بکەم نەگری. لێم پرسی تا ئێستا سەردانی چینت کردووە؟ پرسیارەکەی بەلاوە سەیر بوو، ژیر بۆەوە گوتی نەخێر. پاشان داوام لێ کرد چیرۆکەکەی لەبارەی بێمتمانەیی بەرامبەر پیاو تەواو بکە.
دیسانەوە دەستی بەگریان کردەوە. لێم پرسی تۆ لەو بڕوایە دەی کە خەڵکی چینیش وەک ئێمە دەگرین یاخود جوڵە بە ڕوخساریان دەکەن و فرمێسک لە گوێیەکانیان دێت؟ دەستی بە پێکەنین کرد. جارێکی دیکە داوام لێ کرد چیرۆکەیان بە پایان بگەێنێ. بەم شێوەیە لەوەدا سەرکەوتوو بم کە گریانەکەی بوێستێنم و دەستی کرد بە پێکەنین. لەو کاتەدا پرسیارم لەمانەی پەیوەندی نێوان پیا و ئافرەت بەڕای ئەو لێ کرد. گوتی خۆشەویستیە. لە پێویستی ئەوم پرسی تاکو بەهۆیەوە هەز بکات خۆشەویستە. گوتی متمانە ئەگەر متمانم بە پیاوێک نەبێ ناتوانم خۆشم بێ. لێم پرسی کە ئایا حەز بە سواری شەمەندەفەری شاری یاری ڕۆڵەر کۆستەر دەکات کە لە هەوادا بەرز دەبێتەوە بە خێرایەکی شێتانە دادەبەزێتەوە سەرزەوی؟ گوتی بەڵێ حەزم لێیەتی لە ئارەزووە زۆر پەسەندەکانمە. هەفتەی ڕابردوو لە شاری یاری بووم و 2 جاری سواری ئەو شەمەندەفەرە بوو. پرسییم کاخۆ سواربوونی ئەو شەمەندەفەرانە مەترسی لەسەر دروست ناکە؟ چونکە پێ دەچێت لە کارکەوتنیشی تێدا دروست بێت و کارەساتی لێ بکەوێتەوە. دوور نییە بێتە هۆی مردنی. ئەو گوتی بەڵێ پێدەچێەوە ڕوو بدە. پێم گوت چۆن کارێک دەکەی و بە باشیش دەزانی کە لەوانەیە ببێتە هۆی مردنت؟ ئەم جارەیان وەڵامی نەبوو. لەوم پرسی کە پێ دەچێت تووشی دڵوەستان بێ لەو کاتەدا کە لە هەوادایە و شەمەندەفەرەکە کتوپڕ بە خێرایی گەورە ئاراستەکانی دەگۆڕێ. وەڵامی دایەوە گوتی بەڵێ ئەگەریەوە هەیە. پرسییم لەگەڵ ئەوەشدا کەچی هەر سواری شەمەندەفەرەکە بووی وانە؟ گوتی بەڵێ. پێم گوت باش ئەمە چۆن دەبێت؟ وەڵامی دایەوە کاو متمانەی بەخۆی هەیە و دەتوانێت سواری ئەو شەمەندەفەرە بێ و هیچ دڵنیاییەکی لە سەلامەتی شەمەندەفەرەکە و چاچێتی بۆ سواربوون نییە. لێم پرسی ئەی ئێستا لەبارەی پیاوانەوە چی دەڵێ؟ وەڵامی دایەوە لەو بڕوایەدام دەگونجێ لە دەروونمدا متمانەم هەبێ. پێم گوت بەڵام دەشگونجێ تووشی برینداربوون و ئازارێکی دیکەش ببیتەوە. لە کۆتاییدا گوتی ئەوە گرنگ نییە، لە ئەزمموی زیاتر بەردەوام دەبم و ڕۆژێک هەر دەگەم بەو کەسە کە بتوانێت هاوبەشی ژیانم بکات. لەسەر بنەمای ئەم نمونەیە تۆگەر بڕوای خۆت لەبارەی مانای شتێکی دیاریکراوە بگۆڕیت دەگونجێ خودی بڕواکەش بگۆڕێ و لە دوایشدا بڕواکەش شێوەیەکی تەواو جیا و نوێ وەربگرێت. سێم شێوازی بڕوامەندی بڕوایە لەسەر هۆکارەکان. ئەم بڕوایە پاڵنەری پشت هەڵوێست و هۆکارەکان دەگرێتەوە. دەگونجێت بڕوا سلبیەکان ئەمانش بگرنەوە. ئەگەر دەوڵەمەند ببم پێدەچێ خۆشەویستی خێزانەکەم لەدەست بدەم. جگەرە کێشان دەبێتە هۆی خاوبوونەوەم. هەوا فێنکەرەوە دەبێتە هۆی سەرمابوونم. من بەهۆی شێوازی پەروەردەبوونمەوە کەسێکی تووڕم. هاوڕێیەکم لە مۆنتریال کێشخانەیەکی هەیە بۆ ژەمە سووکەکان. ئەم هاوڕێم بە زیادەڕۆییەوە جگەرە دەکێشێ و قاوەی زۆر دەخواتەوە. ڕۆژانەش بە درێژایی هەفتە بەلایەنی کەمەوە 12 کاتژمێر کار دەکە بەبێ وەستان و مۆڵەت وەرگرتن. ڕۆژێکیان لە کاتی کارکردنی ئاساییدا و دوای خواردنەوەی کوپی دەمیەوە خەریکبوونی بە جگەرە کێشانەوە کە لە ژێر فشارێکی توندا کاری دەکرد بێ هۆش بوو کەوت. ئۆتۆمبیلی فریاکەوتن دەست بەجێ گواستیەوە بۆ نزیکترین نەخۆشخانە. دکتۆری چارەسەرکار بۆی دەرکەوت کە هاوڕێکەم تووشی جەڵتەی دەماغ بووە. یەکسەر نەشتەرگەریەکی هەناوی بۆ ئەنجامدا. بە مۆعجیزە ژیانی ڕزگار کرد. سەرەڕای سەرکەوتنی نەشتەرگەریەکە جەڵتەکە بووە هۆی شەلەری بەشی ڕاستی دەستەی. کاتێک حاڵەتەکەی چاک بووە و سەردانکردنی ڕێ پێدرا سەردانم کرد. لە کاتێکدا فرمێسک چاوانی پڕ کرد بوو پێی گوتم دەبینی چیم بەسەر هاتووە؟ پێم گوت بەڵێ. پاشان گوتی بەهۆی ڕێنماییەکانی پزیشکەوە بە تەواوی وازم لە جگەرە کێشان و خواردنەوەی قاوە هێناوە، چونکە گەروانەکەم پێ دەچێ ببنە هۆی مردنم. ئێستا ئەو ڕووداوە شی دەکەینەوە کە بەسەر هاوڵەکەم داهات. ئەو بە چاچی دەیزانی کێشانی 3 پاکە جگەرە لەگەڵ خواردنەوەی 15 تا 20 کۆب قاوە لە هەر ڕۆژێکدا بەبێ وەرگرتنی مۆڵەتیش بەردەوام کارکردن لە ژێر فشارێکی توندا ڕەچەتەیەکی دانسقەی خۆ لە ناوبردنە. هەرکە تەندروستی بە بڕوای خۆی باش بوو ئیدی هەستکردنی بە ڕووخان و نوشتی ناوەکی تێدا نەما. لەسەر ئەم شێواز و بڕوایی مایەوە بۆ هەموو شیانی کت و پڕ دوای ڕوودانی کارە ساتێک بە تەواوی بڕوای بەرامبەر هۆکارەکان گۆڕە. لە بری و بڕوایی کە جگەرە کێشان بۆتە هۆی پشوبۆی هێدی بڕوا بەوە دێنێ کە پێدەچێت جگەرە کێشان مەرجی بۆ بێنێ. ئەم بڕوا نوێیە وهای لێ کردووە هەنگاوەکانی ئیجابی ڕوە و شێوازێکی دروستی نوێی ژیان هەڵبگرێت. لە دوای چاکبوونەوەی تەندروستی بە ڕێژەی 180 و لە دوای 140 بۆ یەکەمین جار لەگەڵ خێزانەکەیدا پشوویەکی لە مەکسیک بەسەر برد و ئیدی دەستی بە چێژوەرگرتن لە ژیان کرد. چوارەم شێوازی بڕوامەندی بڕوایە لەسەر ڕابردوو. هەموو لێڕووداوەکانی ڕابردوو جا سەلبی بووبن یان ئیجابی بەرەنجامی کۆبەرهەمێکە لە ئەزمموی تایبەت کە کار لە 3 شێوازەکەی پێشووی بڕوامەندی دەکاو و ئاگایان دێنێتەوە.
کار لە ڕەفتارت دەکا و دەست بەسەر هەڵسوکەوتەکانی داهاتووتدا دەگرێت. بۆ ڕوونکردنەوە باسی هاوڕێکەم دەکەم کە هەموو ژیانی پیشەیی خۆی لە بواری میوانخانەکاندا بەسەر برد. لە نێوان خوێندن و کار و گەشتکردن تاکو ئامانجەکەی بەدەستهێنا و بووە بە ڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانە گەورەکان. بە بڕوای ئەو سەرجەم کار و جوولەکان بە گوێرەی ئەمەوە باش و گونجاو دەگوزارێت. تا ساڵی 1986 لەسەر کارەکەی دەرکرا و 6 مانگی خایان تا بەسەر ئەو ئەزمونە تاڵەدا زاڵ بوو. لە دوایدا کارێکی دیکەی دۆزیەوە. دیسانەوە وەک بە ڕێوەبەری میوانخانەیەک تەنها لە دوای گەڕانەوەی متمانە بە خۆی و بە تواناکانی بۆ جارێکی دیکە لەسەر کارەکەی دەرکرایە. ئەو بە تەواوی تێکشکاو لەلایەنی ڕۆحی و معنەوی و وێران بوو ڕێز لە خۆگرتنی بۆ نزمترین نزمایی دابەزی. ماوەیەکی زۆر نەیدەویست کەس بیبینێ، تەنانەت نزیکترین هاوڕێکانیشی. تا کارێکی دۆزیەوە وەک ڕاوێژکاری کۆمپانیایەک کە زنجیرەیەک چێشخانەی بەڕێوە دەبرد، بەڵام زۆری نەخایاند لەم کارەشی دەرکرا. بڕیاریدا ئیدی بە یەکجاری وازلەکاری بواری میوانخانە و چێشخانەکان بێنێ. بیری کردەوە کاری تایبەتی خۆی دەست پێ بکە. بە پاشەکەوتەکانی وێزگەیەکی بنزینی کڕی و پرۆژە نوێ بچووکەکەی بە خۆشحاڵیەوە قبول کرد و ڕۆحی معنەوی بەرز بوویەوە و دووبارە متمانە بە خۆبوونی بۆ گەڕایەوە و بڕیاریدا ئیدی هەرگیز بۆ حیسابی کەسی تر کار نەکات. ئەگەر ئارەزووی لێکدانەوەی ئەم ئەزمونەمان کرد دەبینین ئەم ڕووداوە کاری کردە سەر سێ جۆرەکەی دیکەی بڕوابوونی. ئەمەی خوارەوەشمان بۆ دەردەکەوێت. بڕوای بەرامبەر هۆکارەکان. بڕوای بەرامبەر بە هۆکارەکان بووە ئەوەی کارکردن لە میوانخانەکاندا دەبێتە مای ئازاردان و زیان پێگەیاندنی چونکە لە کارەکەی دەردەکرێت. بڕوای لە ماناکاندا. بڕوای بووە ئەوە کە کارکردن لە بواری میوانخانە و چێشخانەکاندا مانای ئازارە. بڕوای لەسەر خۆت. بڕوای بووە ئەوە کە ئیدی لەم بوارەدا بە تواناولی هاتوو نییە. بڕواکانت لەسەر ڕابردوو کار لە ئێستا و داهاتوو دەکەن و دەبنە فاکتەرێک بۆ جوولانت بە ئاراستەیەکی دیاریکراو، یاخود بە تەواوی لەو ئاراستەیە دوور بکەویتەوە لە ئاکامی ئەو ئەزمونانەی لە ڕابردوو پێیاندا تێپەڕیویت. پێنجەم شێوازی بڕوامەندی بڕوایە لەبارەی داهاتووەوە. لای هەندێک کەس درەوشاوەی ژیان بەمانەی بوونی هەلی زێدەتری ژیان و ئاستی باشتری مادیە. داهاتوو لای کەسانێکی دیکەش لە بەرکەمی هەلەکان بە تاریک و نوتەک دەبینن. جارێک بۆ یەکێک لە زانکۆکان بانکێشترا بووم بۆ پێشکەشکردنی وانەیەک لەبارەی بەدەستهێنانی دەستکەوتەکانەوە. دوای وانەکە کۆمەڵی گەنج هاتنە لام و گوتیان هەموو ئەوەی باسم کردووە نایابە، بەڵام تەنها بۆ سەر کاغەز نەک بۆ جێبەجێکردنی لە واقعی ژیاندا. لەو هۆکارم پرسی کە ئەو بڕوایی لەلا دروست کردبوون. یەکێک لە کوڕە گەنجەکان گوتی زۆربەی ئەوانەی خوێندنیان تەواو کردووە تا ئێستاش بێکارن و داهاتووی ئەمانیش بە هەمان شێوە تاریک دەبێت. لێم پرسی تۆ تەنها کەسێک لەوانە دەناسی کە خوێندنیان تەواو کردبێ و یەکسەر کاریان دۆزی بێتەوە؟ وەڵامم بۆی پوختەیەکی خێرا بوو لەو ڕووداوانەی خۆم پێیاندا تێپەڕیم لە دوای کۆچکردنم بۆ کەنەدا لە ساڵی 1970. زۆرێکی ئەو کەسانەی سەرەتا لە کەنەدا چاوم پێیان دەکەوت بێکار بوون و دەیانگوت ماوەیەکی درێژە بۆ جۆرن، بۆیە ئامۆژگاریان دەکردم بۆ وڵاتەکەی خۆم بگەڕێمەوە چونکە لەو بڕوایەدا بوون کە کارێک نادۆزمەوە. دووڕیانێک لە بەردەممدا بوو قەناعەت بە قسەکانیان بکەم بەوەش ورم بڕمێت و هیوا بەربدەن، یاخود بە فعلی دابەزمەنێ و بازاڕی کار و هەڵمەتێکی گەڕان دەست پێ بکەم بۆ دۆزینەوەی کارێکی شیاو. بڕیاری جوولەمدا بۆ ڕای دووەم و لە کەمتر لە 48 کاتژمێردا دوو پێشنیاری کارکردنم خرایە بەردەست. هەڵگەڕانم بە پلیکانەی هەوڵ و تەقەڵەکان بە پاککەرەوەی قاپ و کەلوپەلی میوانخانەیەک دەستی پێکرد. لە کەمتر لە 8 ساڵدا بوومە بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانە گەورەکان. بەو گەنجانم گوت ئێوەش دەتوانن هەڵبژێرن، تەرکیزی بەردەوامتان لەسەر سکاڵاکردن لە داهاتوو بێهەلی بێت یاخود لەو کەسانەی کار دەدۆزنەوە هۆیەکیش نییە بۆ هاتنەدی خەونەکانیان، کامیان هەڵدەبژێرن؟ بەگەشتبین ڕوخساریەوە وەڵامیان دامەوە بە دوای کاردا دەگەڕین، بەڵام ئەگەر کارێکی شاومان نەدۆزیەوە چی؟ پێم گوتن کە پێویستە بۆ جاری دووەم و سێم هەوڵ بدەن تا بە ئامانجەکانیان دەگەن. لە دوای 3 مانگ لەو یەکتر بینینەوە گەنجێکیان پەیوەندی پێوە کردم و پێی گوتم زۆر سپاست دەکەم لەسەر ئامۆژگاریەکەت، ڕاستەوخۆ دوای تەواوکردنی خوێندنم کارم دۆزیەوە. ئێستا ئەم نمونانەت دەدەمێ ڕوونی دەکەنەوە چۆن دەکرێت بڕواکانت لە بەرژەوەندیت کار بکەن، هەروەک دەتوانن لە دژت کار بکەن. بڕواکان لەبارەی جگەرە کێشانەوە بە زۆری بەم جۆرە دەبن. لەمانەدا جگەرە هێورم دەکاتەوە. لەبارەی هۆکارەوە گەرواز لە جگەرە کێشان بێنم کێشی لەشم زیاد دەکات. لەبارەی خودەوە من جگەرە کێشم و چێژیش لە جگەرە کێشان وەردەگرم. لەبارەی ڕابردووەوە
باوکم جگەرە چێژ بوو بەبێ هیچ کێشەیەکی تەندروستی 85 ساڵ ژیە. بۆ داهاتوو من ناتوانم خەیاڵی بێجگەرەی خۆم بکەم بە درێژایی تەمەنم هەر جگەرە دەچێشم. بەڵام گەر لە بەختباشی ئەم جگەرە کێشە نەمرد و لە ژیانیدا مایەوە، بەڵام لە جگەرە کێشانەوە تووشی نەخۆشیێکی مەترسیدار هات، پێدەچێ بڕواکانی بەم جۆرەیان لێبێ. لەمانەدا جگەرە مانای ئازار و مەرگە. لەبارەی هۆکارەوە گەر جگەرە بچێشم دەمرم، لەبارەی خودەوە من جگەرە ناچێشم. لەبارەی ڕابردووەوە من زۆر کەسم دەناسی بە نەخۆشی مەترسیداری لە جگەرەوە توش بوون مردوون، بەڵام باوکم شانسی هەبووە. بۆ داهاتوو جارێکی دیکە جگەرە ناچێشم. تەواوی سیستەمی بڕوامەندی بە هەموو شێوازەکانیەوە پێکەوە کار دەکات. ئەگەر بڕوایەکت گۆڕی دەکرێ و دەتوانی بڕواکانی دیکەشت بگۆڕی، بەوەش کامەران دەبی و تەندروستیت باشتر دەبێت. دکتۆر جیمز ماکۆنیل لە کتێبەکەیدا تێگەیشتن لە ڕەفتاری مرۆڤ نووسیوێتی ئەو بڕوایانەی قبوڵمان کردوون بە بەردەوامی لەگەڵ ئەزمونەکانە دەستنە نێو یەکدیەوە و دەرەنجامیش تەندروستی دەبێت یاخود نەخۆشی. ئێستا پاش ئەم فکرە تەواوە لەسەر چێتی بڕوامەندی و دیاریکردنی هۆکارەکان و ئەوە کە چۆن بڕوا سلبیەکانت تواناکانت بۆ سەرکەوتن سنووردار دەکەن و چۆن بڕوای ئیجابی دەتوانێت هێز و وزەت زیاد بکە و یاریدەت بدا لە وەدیهێنانی خەونەکانتدا، پلان و نەخشەیەکت پێشکەش دەکەم دەتوانیت لە گۆڕینی بیر و ڕاستلبیەکانت بۆ بڕوای ئیجابی یارمەتیت بدات. جەخت لەوە بکەرەوە کە لە جێگایەکی هێمن و ئارامدا بە تەنها بیت و کەس بێزارت نەکە. ماوەی 30 خولەک بەلایەنی کەمەوە بۆ سەرکەوتنی ئەم پلانە پێویستە. سەرجەم هەنگاوەکان بە ڕێزبەندی و لە دوای یەک هەڵبگری و لە هەر هەنگاوێکیشدا تێکەڵ بە هەستەکانت ببە. یەکەم بڕوای سلبی. بڕوایەکی سلبی تۆمار بکە کە تواناکانت سنووردار دەکا و ڕێگری و ئاستەنگ دروست دەکا لە بەکارهێنانی توانە ڕاستەقینەکانت. 2. 5 شتی سلبی بنووسە کە بەهۆی ئەم بڕوایەوە لێت ڕوودەدەن و تووشت دێت. 3. پێڵوەکانت لێک بنێ و خەیاڵ بکە گەیشتوویەتە ساڵێک دواتری ئایندە و هێشتا بڕوا سلبیەکەت ماوە. تێبینی ئەو ئازارە بکە کە بەهۆی ئەم بڕوایەوە دەیچێژی، هەستی پێ بکە و تێبینی بکە چۆن ژیانی تایبەتی و کەسی و ژیانی پراکتیکی و ژیانی تەندروستی و خانەوادەییتی سنووردار کردووە. 4. لەسەر هێڵی چوارچێوە زەمەنیەکەت بەردەوام بە. خەیاڵ بکە واگەیشتوویەتە 5 ساڵی داهاتوو هێشتا هەمان ئەو بڕوا سلبیەت هاوڕێیە. تێبینی ئازارەکەی بکە و هەستی پێ بکە و بڕوانە چۆن ئەو بڕوا تایبەتیە سلبیە توانایەکانی پێشکەوتنی کۆت کردووی. لەگەڵ تەواوی هەستەکانی ئەو کاتدا بژی، سەرجەم ئەو هەستانە وابەستەی ئازارەکە بکە. 5. بەردەوام بە لە ڕێکردن لەسەر هێڵی چوارچێوە زەمەنیەکەت بۆ ماوەی 10 ساڵی ئایندە کە تا ئەو کاتەش هەمان بڕوای سلبیت لەگەڵ خۆت هەڵگرتووە. تێبینی ئازارەکەی بکە و هەستی پێ بکە و بڕوانە چۆن ئەو بڕوا سلبیە کۆت و بەندی کردویت و هۆکاری گەلێک ئازارە بۆت. 6. بگەڕێرەوە کاتی ئێستا و چاوەکانت بکەرەوە و 3 جاران هەناسەی قوڵ وەربگرە. 2. بڕوای ئارەزومەندانە. 1. بڕوایەکی ئیجابی کە ئارەزووی دیکەت هەیە تۆماری بکە. 2. 5 سوودی بڕوانوێیەکە تۆمار بکە و هەست بەو شادومانی و خۆشیە بکە کە لەم بڕوانوێیەوە بەدەستی دێنی. 3. پێڵوەکانت لێک بنێ و خەیاڵ بکە وا بە بڕوانوێیەکەتەوە لە ساڵێکی دواتردا. 4. هەست بە چێژ و خۆشیەکەی بکە و تێبینی سوودگەلی بەدەسهاتوو بکە لەم بڕوانوێیەوە. پەیوەست بە ژیانی کەسی و زانستی و تەندروستی و خێزانیتەوە. 5. لەسەر هێڵی چوارچێوە زەمەنیەکەت بۆ ماوەی 5 ساڵی ئایندە بەردەوام بە، هەست بەو کامەرانی و ئاسوودەییە بکە کە بەدەستی دێنیت و تێبینی سوودەکانی بڕوانوێیەکەت بکە. 6. زیاتر لەسەر هێڵی چوارچێوە زەمەنیەکەت ڕێبکە بۆ ماوەی 10 ساڵی ئایندە، هەست بەو دڵگوشادی و شادومانی بکە کە بە هەموو جەستەتدا تێپەڕ دەبێ و بڕوانە چۆن بەو بڕوا بەهێزە نوێیە ژیانت باش و باشتر دەبێت. 7. بگەڕێرەوە بۆ ئێستا، چاوەکانت بکەرەوە 3 جاران بە قوڵی هەناسە وەربگرە. 3. کردداری گۆڕینی خودی بڕواکە. 1. بەلانی کەمەوە 5 سەرچاوە تۆمار بکە بشێ یارمەتی بدات لە ڕوودانی گۆڕانەکە و پارێزگاری لە بڕوانوێیەکەت. بۆ نمونە توانستەکانت کامانن، چێ دەتوانێت لەم گۆڕینەدا هاوکاریت بکات و هەتا دوایی. 2. بەلایەنی کەمەوە 5 ئاستەنگ تۆمار بکە کە پێدەچێت لە کاتی هەستانت بە کردداری گۆڕانەکە ڕوبەڕوود ببنەوە. 3. بۆ هەر ئاستەنجێک لەوانە بەلایەنی کەمەوە 3 چارە لای خۆت بنووسە. 4. پێڵوەکانت لێک بنێ و خەیاڵی خۆت بکە بە بڕوانوێیەکەتەوە لە داهاتوو دایت، تێبینی ڕەفتار و هەستەکانت بکە، چاوەکانت بکەرەوە. 5. بە قوڵی هەناسە وەربگرە و 5 جاران دووپاتی بکەرەوە. من توانای ئەو گۆڕانم هەیە،
من متمانەم بە خۆم و تواناکانم هەیە بۆ سەرکەوتن. شەشەم، کردار. دەست بەجێ دەست پێ بکە، هەر ئێستا دەست بە جێبەجێکردن بکە. لە ئەمڕۆوە متمانە بەخۆ بە تواناکانت لە دەروونتدا بینا بکە. دڵنیا بە دەتوانیت هەموو بڕوایەکی سلبی بگۆڕی و بە بڕوایەکی ئیجابی کە هێزی پتر دەداتێ جێی پێ بگریتەوە. دڵنیا بە دەتوانی هەر لاوازیەکت هەیە بیگۆڕیت بۆ هێز و توانایی. دڵنیا بە لە تواناتدایە ببیت و خاوەنددار بیت و هەر شتێک ئارەزوو دەکەی ئەنجامی بدەیت. دکتۆر ڕۆبەرت شۆلەر لە کتێبی هێزی ئیجابیدا گوتوویەتی دەتوانێت تەنها ئەو کارە ئەنجام بدەیت کە بڕوات وهایە دەتوانی بیکەیت. دەتوانیت تەنها هێندە هەبیت کە لەو بڕوایەدایت دەبیت. دەتوانیت ئەوەندە بەدەست بهێنیت کە بڕوات وهایە لە تواناتدایە بەدەستی دەهێنیت. هەموو ئەمانە لەسەر بڕوایەکانت بەندن. بەردەوام لەبیرت بێت کە تۆ یەک ژیانت هەیە، جوان و ڕازاوی بکە. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان. سێم، شێوازی تێڕوانینی ڕووداوەکان بنەمای نایاب بوون. هەر حەقیقەتێک ڕوبەڕوومان دەبێتەوە بە هێندەی هەڵسوکەوتمان بەرامبەری بەها و گرنگی نییە، چونکە ئەمەی دوایین سەرکەوتن یاخود فەشەلمان دیاری دەکات. نۆرمان فێنسێنبێڵ بەڕێوەبەرێکی بیناکردن لە فەڕەنسا چووە لای ئەو کرێکارانەی سەرقاڵی بیناکردنی بینایەکی گەورە بوون. لە کرێکارەکان نزیک بۆ و لە یەکێکیانی پرسی چی دەکەی؟ کرێکارەکە وەڵامی دایەوە بەم ئامێرە سادەیە بەردەبتەوەکان دەشچێنم، بەو جۆرەی سەرۆکارەکەم پێیگوتم ڕێز و ڕێک و پێچیشیان دەکەم. لەم گەرمە پڕوچێنەدا ئارەقێکی زۆر دەکەمەوە. ئەمەش کارێکی زۆر ماندووکارە و تووشی ناڕەحەتیەکی زۆری کردوم لە سەرەپای ژیانمدا. بەڕێوەبەرەکە ئەو کرێکارەی بەجێهێشت و چووە لای یەکێکی دیکەوە و هەمان پرسیاری لێکرد. کرێکاری دووەم وەڵامەکەی وەها بوو: ئەم بەردانە پارچە دەکەم بە جۆرێک بتوانرێ بەکار بهێنرێ، پاشان بە پێی نەخشەی ئەندازیاری تەلارسازیەکە بەردەکان کۆ دەکرێنەوە. ئەمەش کارێکی زۆر زەحمەتە. هەندێک جار تووشی وەڕزبوون دەبم، بەڵام هەرچۆن بێ بژێوی ژیانی خۆم و هاوسەرەکەم و منداڵەکانی پێ دابین دەکەم. ئەمە بەلامەوە باشترە لەوەی کە بێکار بم. بەڕێوەبەری بیناکردن چووە تەنیشت کرێکاری سێمە و دیسان لەو بارەیەوە پرسی کە چی دەکات. کرێکارەکە لەگەڵ ئاماژەکردنی بۆ سەرەوە گوتی نابینی باڵەخانەی هەور بڕبینا دەکەم. لەم وڵامانەوە دەبینین هەر سێ کرێکارەکە لەگەڵ ئەوەش کە هەمان کار دەکەن کەچی ڕوانینیان بەرامبەر کارەکەیان تەواو جیاوازە. کێڵمنستون کە یەکێکە لە ئابووری ناسا ئەمریکیەکان گوتوێتی هەندێک جار جیاوازی سادە و هەندێکی گەورە لە نێوان خەڵکدا هەن. جیاوازی سادەکان تێڕوانینیانە بۆ شتەکان، جیاوازیە گەورەکانیش سەلبی بوون و ئیجابی بوونی تێڕوانینەکانیانە. هەنووکە بە هەندێک پرسیارت لێ بکەم: ئایا خەڵک پێیان خۆشە لە دەورت بن؟ ئایا بەو ڕادەیە متمانەت بە خەڵک هەیە کە پێت خۆشە ئەوان متمانەیان پێت هەبێت؟ ئایا بە خێرایی حکم بەسەر خەڵکانی دیکەدا دەکەی؟ ئایا بەرپرسیاری هەڵەکانت لە ئەستۆ دەگری یاخود لۆمەی کەسانی دیکە دەکەی؟ ئایا توانای زەردەخەنت هەیە بە سانایی؟ ئایا توانای گاڵتەکردن و قبولکردنت هەیە؟ وەڵامەکانت بۆ ئەم پرسیارانە تێڕوانینت بۆ شتەکان دیاری دەکەن. بەڵام ئایا پێناسەی تێڕوانین بۆ شتەکان چییە؟ سەرچاوەکەی کامەیە؟ ئایا دەکرێت جۆری تێڕوانینەکان بگۆڕدرێن؟ بۆ وەڵامدانەوەی پرسیاری یەکەم بەپێی ڕای دکتۆر ڕیچارد هێلمێستەر، دانەری کتێبی چارەسەر لە ڕێگەی گفتوگۆکردن لەگەڵ خۆت، تێڕوانین بۆ شتەکان بریتیە لەو دیدگایی پێی دەڕوانیتە ژیان، بریتیە لە شێوازی بیرکردنەوە و هەڵسوکەوت و هەستکردن. ڕاهێنەرەکەم لە یاری تۆپی سەرمێزدا هەمیشە پێی دەگوتم ژیانت دروست وەک تێڕوانینت بۆ شتەکان دەمێنێتەوە. ئەگەر تێڕوانینت بۆ پاڵەوانیەتی لاواز بوو دەبیتە پاڵەوانێکی لاواز، ئەگەر ڕوانینێکی بەهێزت هەڵبژارد ئەوە دەبیتە پاڵەوانێکی بەهێز. لە واقعیشدا ئەوەی ئەو پێی گوتم ڕاست و دروست دەرچوو. تێڕوانینم بەهێز بوو بۆ ساڵانێک پارێزگاریم لە پاڵەوانیەتی میسر کرد. ئەگەر مێژووی زۆربەی ئەو کەسانە بخوێنینەوە کە سەرکەوتنی مەزنیان لە ژیاندا بەدەستێناوە، دەبینیت خاڵی هاوبەشی نێوانیان تێڕوانینیانە بۆ شتەکان کە زۆر نایابانە بووە. هەرگیز تەرکیزیان لەسەر بێوەری نەبووە، بەڵکو لەسەر سەرکەوتن بووە. هێندەی بۆ چارەکان گەڕاون نەگەڕاون بە دوای هۆکاردا. یەکێک لەوانەی دایانکەمە نمونەی باڵای خۆم پێی گوتم تێڕوانینی ئیجابیانت بۆ شتەکان
پەساپۆرتی گوزەرکردن تا ڕۆ و داهاتوێکی باشتر. ئەمە مەبەز نییە، ڕێگای ژیانە. بەڵێ تەماشاکردن و تێڕوانین بۆ شتەکان لەو پەڕی گرنگیدایە. هەر ئەوە ئەو جیاوازیە دەبێتە هۆی ڕۆشنکردنی ئامانجەکان، کلیلی کامەرانیە، ڕەچەتەی نهێنی پشت سەرکەوتنی پێشەوا و مەزنەکانە. گاندی گوتوویەتی تاکە شتێک کە کەسێک و کەسێکی دیکە لە یەکتر جیا دەکاتەوە تێڕوانینی دروستیانە بۆ شتەکە. ئەگەر لەبارەی تێڕوانینمانەوە بۆ شتەکان دوایین، بە پێی ڕای دکتۆر جیمس ماکۆنیل، دانەری کتێبی تێگەیشتن لە ڕەفتاری مرۆڤ، تێڕوانینمان بۆ شتەکان لە بیر و باوڕەکانمانەوە سەرچاوە دەگرن. ئەگەر لەم وتەیە ورد ببینەوە تێدەگەی کە قەناعەتت بە کارەکەت هەبوو تێڕوانینت بەرامبەری چۆن دەبێت. ئەگەر پێچاوانەکەی ڕاست بوو تێڕوانینت دەبێتە چی؟ ڕوانینمان بەرامبەر شتەکان لە بنەڕەتدا ئاکامی بیر و باوڕەکانمانن. ئەمەش ناچارمان دەکات وەڵامی پرسیاری سێم بدەینەوە. ئایا دەکرێت تێڕوانینمان بەرامبەر شتەکان بگۆڕێ؟ وەڵام بەڵێیە. وەک دینیس واتلی، دانەری کتێبی سایکۆلۆژیای بردنەوە گوتوێتی تێڕوانینت بەرامبەر شتەکان لە هەڵبژاردننی خۆتە. تۆ دەتوانی بڕیار بدەی خەندەیەک بکەی، دەکرێت تۆ بڕیار بدەی سوپاسی خەڵک بکەی، دەکرێت تۆ بڕیاری بەخشین و یارمەتیدانی ئەوانی دیکە بدەی، دەتوانی تۆ زیاتر تێگەیشت و لێبوردەبی. هەروەهایە تێڕوانین بۆ شتەکان هەڵبژاردن کاریە. ئەم هەڵبژاردنەش من و تۆ پێی هەڵدەستی. تواناشمان هەیە بیان گۆڕین، بەڵام تەنها ئەو کاتەی بڕیار دەدەین خۆمان لە دەسەڵاتی خود ئازاد بکەین. ئەلبێرت ئەنیشتاین گوتوێتی بەهای ڕاستەقینەی مرۆڤ بەڕادەی ئازادبوونی لە دەسەڵاتی خودی خۆی دیاری دەکرێت. ماریان ویلیامسۆن، دانەری کتێبی هێزی مرۆڤ گوتوویەتی گەورەترین هۆکاری گۆڕینی جیهان تواناییمانە لە گۆڕینی تێڕوانینمان بەرامبەری. بۆ ئەوەی تێڕوانینێکی دروستمان هەبێ بۆ شتەکان، پێویستە خۆمان لەم 5 مەسەلە سەلبیە دوور بخینەوە. یەکەم، لۆمەکردن. زۆر جار لە خەڵکی دەبیستین لە جێگای کارەکانیاندا لۆمە دەکەن. دەبیسم کەسانێک لۆمەی باوکانیان یان سەرۆکارەکانیان دەکەن، تەنانەت قەدەر و بێشانسیش لە لۆمەی ئەو کەسانە سەلامەت نەبوون. هەندێک کەس بۆ پاساوهێنانەوەی هەستیان لۆمەکەیان دەخەنە سەر بارودۆخی کەشوهەوا. بەداخەوە کە لۆمەکردنی کەسانی دیکە هەڵسوکەوت لە قاڵب دەدا و ڕێگر دەبێت لە بەردەم بەکارهێنانی توانە ڕاستەقینەکانت. من وەک خۆم هەمیشە لۆمەی کەسانی جگە لە خۆم دەکرد. لۆمەی باوکم دەکرد کە لە منداڵیمدا دڵڕق و تونند و تیژ بووە بەرامبەرم. کە تێنەدەگەیشتم لەوانەکان لۆمەی مامۆستاکانم دەکرد. کە هاوڕێکانم پەیوەندیان پێوە نەدەکردم لۆمەم دەکردن. سەرۆکارەکەم لۆمە دەکرد کە لە کارەکەمدا هانم نادا. لۆمەی هاوسەرەکەمم دەکرد لەسەر هەموو ئەو هەڵانەی لە ژیانمدا ڕوویان دەدا. لۆمەی منداڵەکانم دەکرد لەوەی لە نیوە شەودا بێزاریان دەکردم. لەسەر و هەموو ئەمانەشەوە لۆمەی ئەو بەخت و شانسەم دەکرد کە خستبوومیە نێو ئەم جێژاوەوە. ڕۆژێکیان لە کاتێکدا شوفێری ئۆتۆمبیلم دەکرد و گوێم لە کاسێتێکی دەنجی یەکێک لەوانە بێژە جیهانیەکان دەگرت کە لەبارەی هونەری وابەستە بوونەوە بوو. ڕستەیەک سەرنجی ڕاکێشان کە دەڵێ کاتێک لۆمەی خەڵکان و بارودۆخ و هەڵوێستەکان دەکەی، ئەوە بۆ پەسکردن و بەزاندنت هێزیان دەدەیتێ. پێویستە واز لە لۆمەکردنی کەسانی دیکە بهێنیت و خۆت بەرپرسیارەتی ژیانی خۆت لە ئاستۆ بگری. ئەم دەستەواژەیە بۆ من بەجێی ئاگەکاریەک بوو. لەو حاڵەتە بە ئاگای هێنامەوە کە تێیدا بووم. لەو ساتەوە دەستم بەگەڕان کرد بە دوای ئەو ڕێگایانەدا کە دەتوانم بەهۆیانەوە بارودۆخی ژیانی پێ باشتر بکەم لە بری لۆمەکردنی خۆم و کەسانی دیکە. تۆش بە هەمان شێوە دەتوانی ئەم شێوازە بەکاربێنی و بەوەش دەتوانین زیاتر لە سروشتی ڕاستەقینی خۆمان نزیک بینەوە. چونکە ئەگەر لۆمەکارێکی باش بی، ئەوە لەو بارەدا دەمێنیتەوە و دەبیتە لۆمەکارێکی نایە. لەم دۆخ و شێوازە دەست هەڵبگرن. دەبێت تەسلیمی شتەکان بیت و بە دوای ئەو ڕێگایانەدا عەوداڵبی کە دەتوانی لە ڕێیانەوە دۆخی ژیانت باشتر بکەیت. دوایی سەرسام دەبیت لەو ڕادەیە لە خۆشی و لە ئارامی دەرونیەی کە تێیدا دەبیت. دووەم، بەراورد. ئێمە ئاسایی ئارەزووی بەراوردی خۆمان دەکەین بە کەسانی دیکە. هەمیشەش لەو بەراوردانەدا دەدۆڕین، چونکە بەراوردەکە لەو شتانەدا دەبن کە ئێمە نیمان و لای ئەوانی تر هەن. ئەگەر بۆ نمونە ئۆتۆمبیلێکی بچووکم هەبێ دەڕوانم بۆ خاوەن ئۆتۆمبیلە گەورەکان و بەهۆی ئەوە کە ئۆتۆمبیلەکەم لەو ئاستەدا نییە هەست بە نەئارامی دەکەم. بەراوردکاری لە بەرژەوەندیمان نییە، چونکە ئاسایی بەراوردکاریەکە لەو شتانەدایە کە ئێمە نیمان و کەسانی تر پتر لە ئێمەدا تێیدا سەرکەوتون. بێگومان لەو بەراوردەدا دەدۆڕین و هەست بە ناڕەحەتی و نائارامی و بێزاری دەکەین. ئەگەر هەر بەراورد دەکەیت،
بیکە بەڵام بەراوردەکەت با لە نێوان حاڵەتی ئێستات و ئەو حاڵەتەدا بێت کە پێدەچێت لە داهاتوودا پێی بگەیت. پێویستە لەبارەی ئەو ڕێگایانەوە لە خۆت بپرسی کە دەتوانی لە ڕێیانەوە دۆخی ژیانت باشتر بکەیت. پێویستە تەرکیزت لەسەر توانە کەسیەکانت و گەشە پێدانیان بێت. بیرت بێت هەموو کەسێک لەوانی تر جیاوازە، بەلایەنی کەمەوە ئەگەر لە تەنیا خاڵێکیشدا بێ. بۆیە لە بری بەراورد دەست پێ بکە و هەوڵی باشترکردنی بارودۆخی ژیانت بدە. سێهەم، ژیان لەگەڵ ڕابردوو. تۆ ئەگەر لەگەڵ ڕابردوو دەژیت، ژیانی ئێستا و داهاتووشت هەر بەو شێوەیە دەمێنێتەوە. ژیان لەگەڵ ڕابردوو هۆیەکە بۆ فەشەلهێنان لەگەڵ ئەوەش کە ڕابردوو بۆ هەتایە کۆتایی هاتووە. دەتوانین تەنها لێوەی فێربین و لەو زانیاریانەی بەدەستمان هێناون و ئەو وانانەی بەسەرماندا تێپەڕیون کەڵک وەربگرین. ئەمەش بە مەبەستی باشترکردنی دۆخی ژیانمان. جۆن گریندەر کە یەکێکە لە دامەزرێنەرانی بەرنامەڕێژی زمانیانەی دەماری گوتوویەتی هەرگیز ڕابردوو یەکسان نابێ بە داهاتوو. ئەمەش حەقیقەتە. گرنگ ئەوەیە هێزی ئازادکردنی ڕابردوو هەبێت و بتوانیت لە ئێستادا بژیت بە هەموو ماناکانیەوە. چوارەم، ڕەخنە. ناتوانم ئەو ماوەیە لەبیر بکەم کە تێیدا بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانەکان بووم. پێویست بوو لە کۆبوونەوەی ساڵانەدا ئامادە بم. هەمیشە دڵە ڕاوچەم لەو کۆبوونەوانە هەبوو، چونکە سەرۆکارەکەم خۆی هەمیشەی لۆمەکردن و ڕەخنەگرتن بوو لە هەمووان، لە هەر شت و لە هەموو شتێکدا. ئەم کۆبوونەوانەش بریتی بوون لە دێوەزمەیەکی ئازاربەخش بۆ من و هاوکارەکانیشم. پێش ئەوەی ڕەخنە ئاراستەی هەر کەسێک بکەیت، پێویستە ساتێک بوەستی و بیر بکەیتەوە. پێدەچێ ڕەخنەکەت لە نێوان تۆ و ئەوانی دیکەدا هەستی سەلبی ئاڵوگۆڕ دروست بکات. بەر لەوەی ڕەخنە ئاراستەی هەر کەسێک بکەیت، پێویستە هەناسەیەک وەربگریت و 10 ژمارە بە پێچەوانە بژمێریت لە 10 بۆ 1. ئەمەش بۆ ڕزگارکردنی هەر ڕاڕاییەک. پاشان پێویستە بیر لە 3 تایبەتمەندی ئیجابی ئەو کەسە بکەیتەوە و سەرنجت لە جیاتی خاڵە لاوازەکانی بخەیتە سەر خاڵە جوان و بەهێزەکانی نەرمونیان و ڕووخۆش بە لە مامەڵەکردنیدا. هاوڕێیەکم کە خاوەن کۆمپانیایەکی تایبەتە بە بەرنامەکانی کۆمپیوتەر پێی گوتم ئەو بیردۆزەی 3 بۆ 1 لە کارەکانیدا بەکاردەهێنێت کە لەبارەیەوە لێم پرسی. ئەو گوتی هەر جارێک ڕەخنە لە کەسێک دەگری 3 جار ستایشی بکە. هۆراس دەڵێت ئەوەی نەرمونیان و ڕووخۆش مامەڵە لەگەڵ خەڵکیدا بکات زیاتر پێش دەکەوێت. 5، دیاردەی من. یەکێک لە کۆمپانیەکانی تەلەفۆن لە نیویۆرک لێکۆڵینەوەیەکی ئەنجامدا بۆ زانینی زۆرترین وشەی بەکارهاتوو لە گفتوگۆ تەلەفۆنیەکاندا. لێکۆڵینەوەکە گەیشتە و ئاکامە کە لە 5,000 گفتوگۆدا 3,990 گفتوگۆ لەوانە چەندین جار وشەی منی تێدا بەکارهێنراوە، وەک من، وەک خۆم، من خۆم لە ڕاستیدا و هەتا دوایی. جارێک ئەکتەری کۆمیدی کارۆل بیرند لە کاتێکدا کە لەگەڵ هاوڕێیەکیدا بۆ ماوەیەکی درێژ خەریکی قسەکردن بوو لەبارەی خۆیەوە، لەپڕ وەستا و تەماشایەکی کاتژمێرەکەی کرد و بە خانمە هاوڕێکەی گوت زۆر داوای لێبوردن دەکەم، من ماوەیەکی درێژە هەر لەبارەی خۆمەوە دەدوێن، با ئێستا لەبارەی تۆوە بدوێن، تۆ ڕات چییە لە هەمبەر من؟ ئەگەر دەتەوێت کەسانی دیکە گاڵتت پێ بکەن و واز لە گفتوگۆ لەگەڵکردنت بێنن، بە بەردەوامی هەر لەبارەی خۆتەوە بدوێ. هەمیشە لە یادت بێت هەموو کەسێک دەنگێکی هەیە لە ناخیدا دەڵێت من گرنگترین مرۆڤم لە جیهاندا بەنسبەت خۆمەوە. پندێکی کۆن هەیە دەڵێ لەبارەی خۆتەوە بۆ خەڵک بدوێ گوێت بۆ دەگرن، لەبارەی خۆیانەوە بدوێ خۆشیان دەوێت. لەبەر ئەوە پێویستە بەکارهێنانی وشەی من کەم بکەیتەوە و بەخشندەش بە لە بەکارهێنانی وشەی تۆدا. هەنووکە ئەم بنەمایەت دەدەمەیە کە یارمەتی دەدات بۆ دروستی تێڕوانینت لەسەر شتەکان. یەکەم، زەردەخەنە بکە. وتارێک لە گۆڤاری سەرکەوتنی ئەمریکا دەبڵاو بۆتەوە تێیدا باز لە پەیوەندی منداڵان دەکات بە زەردەخەنەوە. لەو وتارەدا هاتووە ڕۆژانە منداڵان 400 جار زەردەخەنە دەکەن و پێدەکەنن. ئەگەر بەراوردیان بکەین لەگەڵ گەورەکاندا، گەورەکان لە ڕۆژێکدا تەنها 14 جار خەندە لەسەر لێوانیان دەبینرێ. ئیدی بەراوردی ئەم جیاوازیە زۆرە بکە. ئەمە وەک ئەوەیە کە خەڵک لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەنیاندا خەندەیان لەبیر بچێتەوە. ڕوخساری مرۆڤ 80 ماسوولکەی هەیە کە زەردەخەنەیەک دەکەین تەنها 14 ماسوولکەیان بەکاردەهێنین. ئەمە کاریگەری لەسەر شێوای ڕوخسار نابێ، بەڵام لە کاتی ڕووکرشبوون و مۆنکردندا نزیکەی هەموو ماسوولکەکانی ڕوخسار بەکاردەهێنرێ. ئەمەش دەبێتە ژاکان و چرچولۆجبوونی دەموچاو. ئایا ئاسان زەردەخەنە دەکەی؟ ئایا خەندەی زۆر دەکەی؟ لەبارەی چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیەوە کە یەکێک لە کەناڵە کەنەدیەکان لەگەڵمدا ئەنجامیدا بوو، پرسیارم لە هاوڕێیەکم کرد. ئەو گوتی چاوپێکەوتنەکە زۆر باش بووە. داوام لێ کرد
خۆشدویی واتە مجامەلەم لەگەڵ نەکات و ڕاشکاوانە ڕای خۆمم پێ بڵێ. دیسان دووپاتی کردەوە کە چاوپێکەوتنەکە باش بووە. دوای ئەوە کە جەختم کردەوە وەڵامێکی دروستی وردم بداتەوە تەماشایەکی کردم و گوتی ڕوخسارت بۆ چاوپێکەوتنی رادیۆیی باش و گونجاوە، بۆچی قەت زەردەخەنە ناکەی؟ پێی گوتم پێویستە بۆ جارێکی دیکە ڕوخسارت ئاگادار بکەیتەوە کە زەردەخەنەی پێوە دیار نییە. جددیەتێکی زۆر لەسەر ڕوخساری هەندێک لەو کەسانە دەردەکەوێت کە ئەو پەندەیان لەسەر دەچەسپێ کە دەڵێ دووری لێیان سوود و قازانج و دەستکەوتە. مارک توین نووسەری بەناوبانگی ئەمریکی گوتوویەتی هەندێک کەس بە ئامادەبوونیان لە جێگایەکدا ئەو جێگەیە دەڕازێننەوە، هەندێکی دیکە بە بەجێهێشتنی ئەو جێگەیە جێگەکە دەڕازێننەوە. بالێت بپرسم، ئەگەر لە هەڵبژاردن لە دەستخۆتدا بوو بۆ لەگەڵدابوونی کەسێک کە ئارەزووی دڵکاریەکی لێبڕاوانە دەکات یاخود لەگەڵ کەسێکی دیکە کە ئارەزووی بۆ سوحبەت و گاڵتەکردن بە شێوەیەکی هاوسەنگە لەگەڵدابوونی کامیان هەڵدەبژێری؟ زەردەخەنە وەک تەقینەوەیەک زۆر بە ئاسانی و بەبێ ئەوەی هیچ تەکلیفێکمان لەسەر بکەوێ بۆ ئەوانی دیکە دەگوێزرێتەوە. سوودەکانیشی گەلێک زۆرن. بەڕادەیەک پزیشکانی یەکێک لە نەخۆشخانە گشتیەکان لە ویلایەتی کالیفۆرنیا پراکتیزەیان کردووە. چارەسەریان بۆ هەندێک لە نەخۆشەکان بە بەکارهێنانی کاریگەری پێکەنین بووە. فیلمە گاڵتەجاری و نمایشە کۆمیدیەکەیان لەو بەندانن کە پزیشکەکان ئامۆژگاری نەخۆشیەکانیانی پێدەکەن و ئاکامەکانیش سەرسوڕهێنەر بوون. ئێمەرسۆن گوتوویەتی کاتێک کەسێکی کامەران دەچێتە ژوورێکەوە وەک ئەوەیە مۆمێک گڵۆپێکی دیکە هەڵبکرێت. ئەگەر وێنەی خەندەیەکی جوانت لەسەر ڕوخسارت کێشا ئاکامەکەی تەنها وەڵامی خەڵکی نییە بۆت بەرامبەر خەندەکەت، بەڵکو تۆ خۆشەویست هەست بە کامەرانی دەکەی. لە کتێبەکەیدا بنەمای دڵخۆشی دکتۆر بۆڵ بیرسۆن گوتوویەتی ئێمە 6 هەستمان هەیە، ئەوانیش بینین، بیستن، بەرکەوتن، چەشتن، بۆنکردن و ئێسک سوچی. پندێکەیە دەڵێ زەردەخەنە بۆ یەکتر بکەن، زەردەخەنە بۆ هاوسەرەکەت بکە، بۆ خێزانەکەت، زەردەخەنە بۆ منداڵەکانت بکە. گرنگ نییە ئەو زەردەخەنەیە بۆ چێ دەکەی. زەردەخەنە پەرە بە خۆشەویستی نێوانتان دەدا. خوای گەورە ڕاست و جوانی فەرمووە کە پێغەمبەری ئاگادار کردوتەوە وەلەو كنت فظا غلیظ القلب لانفضوا من حولك. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ تەبەسمك في وجه أخيك صدقة. دووەم بە ناوی خۆیان لەگەڵ خەڵکی بدوێ. ناوە تایبەتیەکانمان جوانترین دەنگ و سەدایەکن کە دەکرێن گوێیەکانمان بیان بیستن. کاتێک ناوی کەسێک دێنیت تەنها بایەخپێدانی ئەو ڕاناکێشیت، بەڵکو دڵخۆشیشی دەکات. گەر چاوت بە کەسێک کەوت یان لەگەڵ کەسێک دوای باش ئاگادار بە کە ناوی بهێنی. ئەگەر لە ناوەکەی دڵنیا نەبووی جارێکی دیکە پرسیار بکەرەوە، چەند جارێک ناوەکەی دووپات بکەرەوە. ئەو هێزەی بەدەست دێنێت سەرسوڕهێن، زۆر سەرسوڕهێن دەبێت. کاتێک ناوی کەسانی دیکە لەبیر دەبێ و دەیانڵێیت و بەکاریان دێنی. سێم گوێ بگرە و دەرفەتی قسەکردنیش بە ئەوانی دیکە بدە. دانایەکی چینی دەڵێ خوای گەورە دوو گوێ و یەک دەمی پێداوین تاکو زۆر ببیسین و کەمتر بدوین. کەسێک کە قسەی بۆ کردیت پێویستە بە سرنجەوە بێدەنگ بیت و گوێی بۆ بگریت. ئەمەش تەنیا بە مەبەستی تێگەیشتن نییە، بەڵکو ئەم گوێگرتنە وەڵامدانەوە و لەگەڵدابوونیی نایاب لە نێوان تۆ ئەودا دەخۆڵکێنی. کاتێک بە ڕێوبەری گشتی میوانخانەیەک بووم، یەکێک لە پسپۆڕە گەورەکانی ئەم بوارە پێی گوتم ئێستا بوویە بە ڕێوبەری گشتی و دەرفەتی زۆرترت هەیە تاکو زۆر ببیستیت و کەمتر بدوێی. تۆنی ئەلیساندرا لە کتێبی هێزی بزوێنەری گوێگرتنی کارادا نووسیوێتی پێش ئەوەی بدوێم ئەو زانیاریانە دەزانم کە هەمن. کاتێک گوێ دەگرم ئەو زانیاریانم دەست دەکەوێت کە لای تۆ هەن. ڕێسایەکەیە بۆ کامەرانبوون و زمان پاراوبوونت، ئەویش ئەوەیە فێر بیت چۆن گوێ دەگری. ئەگەر کەسێک قسەی بۆ کردی ئەم پلانە سادەیە بەکاربێنە. گوێ بگرە و وتەکانی پێمە بڕە. بە بایەخپێدانەوە گوێ بگرە. چەند پرسیارێکی ئاراستە بکە. چوارەم بەرپرسیاری هەموو هەڵەکانت لە ئەستۆ بگرە. ئەگەر بەرپرسیاری شیتەڵ بکەین بەواتای توانای وەڵامدانەوە دێت، واتە توانای وەڵامدانەوە لە پێناو بەرە و پێشچوونت. تۆ بەرپرسیاری لە ئەستۆ دەگریت و تواناو لێهاتوویەکانت بەکاردێنیت، چونکە بە هەموو پێوەرێک سەرکەوتن پێویستی بەوە هەیە بەرپرسیارەتی لە ئەستۆ بگریت. بە کورتی یەکێک لە خەسڵەت و خاڵە هاوبەشەکانی سەرجەم مرۆڤە سەرکەوتوەکان توانایەنە لە ئەستۆگرتنی بەرپرسیارەتیدا. چیرۆکێکی نایاب لەبارەی لە ئەستۆگرتنی بەرپرسیاریەوە هەیە، پوختەکەی بەم شێوەیە. پاشایەک
پرس و لێکۆڵینەوەی لەگەڵ 3 کەسدا دەکرد کە بە تاوانی دزی تۆمەتبار بوون. کاتێک لەبارەی دزیکردنەوەکەوە پرسیار لە یەکەمیان کرا، گوتی خاوەنشکۆ من دزیم نەکردووە، من دز نیم، پۆلیس بە هەڵە منیان گرتووە. کە پرسیار لە دووەم کرا گوتی قەت لە نیەتمدا نەبووە دزی بکەم، باوکم هانیدام بۆ دزی، گەورم من بێتاوانم. پاشا هەمان پرسیاری لە تاوانباری سێم کرد. ئەو وەڵامی دایەوە، پاشا مندان بە دزیەکەم دادەنێم، هەموو بەرپرسیارەتێکیش لە ئەستۆ دەگرم، بەڵام ناچار بووم ئەو کارە بکەم چونکە دایکم زۆر نەخۆشە و هیچ سامانێکیشم نییە بۆ چارەسەرکردنی، بۆیە چارەیەکی ترم لە بەردەمدا نەبوو. من دەزانم دەبێ ئەو کارە نەکەم، من دانی پێدا دەنێم هەر بڕیارێکی ئێوەش لەسرم دەیدەن قبولمە. چەند خوڵەکێکی کەم پاشا بیری کردەوە و فەرمانی بە پاسەوانەکاندا کە تاوانباری یەکەم و دووەم بۆ ماوەی 6 مانگ بند بکرێن و لێبوردنیش بۆ تاوانباری سێم دەرکرا. پێویستە لە ئاستۆگرتنی بەرپرسیاری لای خۆت کامل بکەیت و ئەنجامەکان لە بەرچاو نەگری. پێنجەم، خۆشدوانی مجاملەی خەڵک. فەیلسوفی ئەمریکی مارک توین گوتوویەتی من دەتوانم بە کاریگەری مجاملەیەکی جوان و ناسکەوە 2 مانگ بژیم. هەروازانەی دەروونزانی نوێ دکتۆر ویلیام جیمس گوتوویەتی قوڵترین بنەما لە مرۆڤدا تامەزرۆیی و پەرۆشیەتی بۆ ڕێزی کەسانی دیکە بۆی. هەمومان ئارەزووی ڕێز لێ جیرانمان دەکەین لەلایەن کەسانی دیکەوە، لەبەر ئەوە بەخشندە بە لە پیا هەڵدان و ستایش، هەموو دەرفەتێکی شیاو بۆ مجاملەی ئەوانی دیکە بقۆزەرەوە. شەشەم، لێبوردە بە ڕابردوو لە یاد بکە. دەتوانیت ببووریت، بەڵام لە هەمان کاتدا لە ئەزمونەکانتەوە فێر بە. زۆرێکان دەڵێن ببوورە تاوان و خراپە لە یاد بکە. خوای گەورە دەفەرموێ والعافین عن الناس والله يحب المحسنين. دەجێڕنەوە کەسێک لە سەردانیدا بۆ باخچەیەکی ئاژەڵان تابلۆیەکی بینی لێی نووسرا بوو ترسناکە، لەم شێرە نزیک مەبەرەوە، بەڵام خۆی لە نووسراوی سەر تابلۆکە جێر کرد و دەستی بردە نێو قەفەزەکەوە و یەکسەر شێرەکە بازیدا وەختە بوو دەستی لوش بدە. بۆ چاکبەختی برینەکەی نەشتەرگەریەکی سادەی دەستی ویست. لەگەڵ هەموو ئەمەدا کابراکە بەلایەوە سەیر بوو، لە ناخی خۆیدا دەیگوت بۆچی شێرەکە هێرشی بۆ کردم؟ خۆ من پیاوێکی باشم و تەناویستم گەمەیەکی لەگەڵ بکەم، باوەڕ ناکەم بە ئەنقەز ویستوێتی ئازارم بدا. ئەوە لێی دەبورم ڕووداوەکەیم لەبیر کرد. دوای تێپەڕبوونی 2 هەفتە هەمان کەس جارێکی تر چۆوە بۆ هەمان باخچەی ئاژەڵان و بۆ لای قەفەزی شێرەکە ڕۆیشت و دیسانەوە دەستی بردە ناو قەفەزەکەوە. ئەم جارەیان شێرەکە دەستی کابراکەی بە تەواوی هەڵوشی خواردی. دەست بەجێ پیاوەکە گوێزرایەوە بۆ نەخۆشخانە و هەر بە موعجیزە ژیانی ڕزگار کرا. لە دوای 6 مانگ بۆ جاری سێم چۆوە بۆ باخچەی ئاژەڵانەکە و لە بەردەم قەفەزی شێرەکەدا وەستا و پێی گوت من دەزارم تۆ مەبەستت ئازاردانم نەبوو، ئەوە لێت بورام، بەڵام ئەم جارەیان لەبیری ناکەم. بێگومان دەتوانی لە هەر کەسێک ببووری و ڕابردوو هەستە عاتفیە سەلبیە هاوڕێکانی لە یاد بکەی، بەڵام هەر لە هەمان کاتدا پێویستە ئەو وانانەی لێت هەڵێنجاون لەبیر نەکەی تاکو بتوانی بەرەنگاری هەڵوێستە و یەکچوو هاوشێوەکان ببیتەوە و بە شێوازێکی نوێ هەڵسوکەوت و مامەڵەی لەگەڵدا بکەی. هەنووکە ئەمە پلانتە تاکو تێڕوانینت بۆ شتەکان ڕاست و دروست بێ. یەکەم، بەیانی لە خەو هەستە و دڵت خۆش بێت. خۆر لە هەندێک کەس هەڵدێت و دەڵێ دنیا بەیانیت باش، لە کاتێکدا هەندەکەی تر دەڵێن ئەمە چییە؟ بۆچی هێندە بە خێرایی جارێکی دیکە ڕۆژ بوویەوە؟ ئاگاداری بیرە سلبیەکانت بە کە لەوانەیە هەر لە بەیانیدا بەبیر دابێن، چونکە پێدەچێت ئەو بیرە سلبیانە تەواوی ئەو ڕۆژت بە هەستی سلبی بەرنامە ڕێژ بکەن. سەرنجت لەسەر شتە ئیجابیەکان بێ و بە تێڕوانینێکی دروست لە هەمبەر شتەکان دەست بە ژیانی ئەو ڕۆژت بکەرەوە. 2. زەردەخەنەیەکی سەرنجڕاکێش هەمیشە لەسەر ڕوخسارت بێت، تەنانەت ئەگەر هەست بە ئارەزووی زەردەخەنەش نەکرد، هەر زەردەخەنەیەک بکە، چونکە نائاگاهی عەقڵی ناوەکی ناتوانێت جیاوازی لە نێوان شتی ڕاستەقینە و ناڕاستەقینەدا بکە، لەبەر ئەوە باشتر وهایە بڕیار بدەیت بە هەمیشەیی خەندەت لەسەر لێو بێ. 3. تۆ دەست پێشخەری سڵاو و سەلامکردن بە. فەرمودەیەکی پیرۆز هەیە دەفەرمێ وەخەیڕهما الەذی یەبدەء بالسەلام. چاوەڕێی بەرامبەر مەکە، تۆ دەست پێشخەر بە. 4. گوێگرێکی باش بە. بزانە هەموو کاتێک ئەم کارە ئاسان نییە، پێدەچێت پێویستت بە زەمانێک کە بێتاک و لەسەری ڕادێ، لە ئێستاوە دەست پێ بکە.
قسە بە کەس مەبڕە، بایەخدانت بە وتەکانی بەرامبەر دەربخە و گوێگرێکی باش بە. 5 لەگەڵ خەڵک بە ناوەکانیان بدوێ. لەو بڕوایەدام جوانترین شتێک گوێیەکانمان دەیبیستین ناوەکانمانن، بۆیە بە ناوەکانیان لەگەڵ خەڵک بدوێ. 6 مامەڵەت لەگەڵ هەموو مرۆڤێکدا جۆرێک بێ کە گرنگترین کەسە لە بووندا. تەنها تۆنی کە لە ئاکامی ئەمەدا هەست بە کامەرانی دەکەی، بەڵکو ژمارەیەکی زۆر هاوڕێت دەبن کە هەمان هەستت لەگەڵدا ئاڵوگۆڕ دەکەن. 7 بە خۆشدوویی مجامەلە دەست پێ بکە، ڕۆژانە بەلایەنی کەمەوە مجامەلەی 3 کەس بکە. 8 بەروار و مێژووی لەدایکبوونی کەسانی دەوروبەرت لە لای خۆت تۆمار بکە. بە تۆمارکردنی بەروار و مێژووی لەدایکبوونی کەسانی دەوروبەرت دەتوانی کارێکی چاوەڕوان نەکراو مفاجئەیەک یان بۆ دروست بکەی کە خۆشی بخاتە دڵیانەوە، بەوەی پەیوەندیان پێوە بکەی یاخود کارتی پیرۆزباییان بۆ بنێری، ئومێدی تەندروستی باش و ئاسوودەییان بۆ بخوازی. 9 کارێکی چاوەڕوان نەکراو بۆ هاوبەشی ژیانت ئامادە بکە. دەکرێت جارجار دیاریەکی سادە یاخود چەپشێک گوڵ پێشکەش بکەی، لەوانەیە بتوانی کارێک بکەی ببێتە هۆی بەدەستهێنانی بەدڵاتچوونی لایەنی بەرامبەر، پاشان دەبینیت جیاوازیەکی گەورە لە پەیوەندی ئیجابیانەی نێوانتاندا بەرپا دەبێت. 10 خۆشەویستانت بە سنگەوە بنێ. فەرجینە ساتیر پسپۆر لە چارەسەری گرفتە خێزانیەکاندا دەڵێ ئێمە ڕۆژانە پێویستمان بە 4 لە ئامێزگرتنی پڕ لە خۆشەویستی هەیە بۆمانەوە و 8 بۆ باشکردنی قەوارەی خێزان و 12 بۆ گەشەکردن. لە ئەمڕۆوە ڕۆژانە بە دوای ئەمەدا بڕۆ، دوایی لە هێزی کاریگەری ئاکامەکان سەرسام دەبی. 11 هۆکار بە بۆ زەردەخەنەی کەسێک لە هەر ڕۆژێکدا. سوپاسنامەیەک بنێرە بۆ دکتۆرەکەت یان دکتۆری ددانەکەت یاخود پسپۆڕی چاکەرەوەی ئۆتۆمبیلەکەت. 12 بەردەوام ببەخشە. جارێک یەکێک لە شوفێرانی ئۆتۆبیسەکانی نەفەر هەڵگر لە دیفنەری ئەمریکا تەماشای ڕوخساری نەفەرەکانی کرد. لەپڕ ئۆتۆبیسەکەی وەستاند و دابەزی، پاش چەند خولەکێک گەڕایەوە و پاکەتێک شیرینی پێبوو، بە هەر نەفرێک پارچەیەک شیرینیدا کە ڕۆژنامەیەک چاوپێکەوتنێکی سەبارەت بەم جۆرە بەخشینەی لەگەڵ سازدا کە نائاسایی دیارە. ئەو گوتی من ئەو کارم بۆ ڕاکێشانی سەرنجی ڕۆژنامەکان نەبوو، بەڵکو لەو ڕۆژەدا خەمۆچیم لەسەر ڕوخساری نەفەرەکان بینی. بڕیارمدا کارێک بکەم تا دڵخۆش بن. من لە کاتی بەخشیندا هەست بە کامەرانی و ئاسوودەجی دەکەم. ئەوەی کردم کارێکی سادە بوو لەو بوارەدا، بۆیە بە هەمیشەیی بەخشم دەبا. 13 لە خۆت و کەسانی دیکەش ببوورە. خودی سەلبی نێو مرۆڤە کە تووڕە دەبێ و تۆڵە دەکاتەوە و سزا دەدا لە کاتێکدا کە سروشتی ڕاستەقینەی مرۆڤ بێگەردی و لە خۆبردووی و پاکوڕوونی و لێبوردەییە لەگەڵ ئەوانی دیکە. 14 هەمیشە وشەی بە یارمەتیت و وشەی سوپاس بەکاربێنە. ئەم وشە سادانە ئاکامی سەرنجڕاکێش دەخەنەوە. شوێن ئەوە بکەوە و هەر خۆت دەیبینیت. هەر دەبێت بیشی زانی تێڕوانینت لە هەمبەر شتەکان لە هەڵبژاردنی خۆتن. تۆ خۆت ئەو هەڵبژاردن کاریە بکە تاکو دید و ڕوانینێکی ڕاست و درستت بۆ هەموو شتەکان هەبێ. لە ئەمڕۆ مامەڵە لەگەڵ خەڵکیدا بەو شێوەیە بکە پێت خۆشە ئەوان مامەڵەت پێ بکەن. لە ئەمڕۆوە زەردەخەنە بۆ کەسانی دیکە بکە وەک ئەوەی حەز دەکەی زەردەخەنەت بۆ بکەن. لە ئەمڕۆوە بە کەسانی دیکە هەڵبدە و وەسف بکە وەک ئەوەی ئارەزوو دەکەی ئەوان وەسفت بکەن. لە ئەمڕۆوە گوێ بۆ بەرامبەرەکانت وەک ئەوە بگرە کە دەتەوێت گوێت بۆ بگرن. لە ئەمڕۆوە یارمەتی خەڵکان بدە وەک ئەوەی پێت خۆشە یارمەتیت بدەن. بەم ڕێگەیە دەگەیتە بەرزترین ئاستی سەرکەوتن. لە ڕێگەی کامەرانی و ئاسوودەیی بێسنوورتدا دەبیت. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوەڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزان. پێنجەم ڕەفتار ڕێگای کردار. ئەوەی لە خەڵک بگات دانایە، ئەوەی لە خۆی بگات زەین کراوەیە. لاوتسۆ. نادیا لە سەلیقەی ماسی سوورکردنەوەدا لە نێو هاوڕێ و خزمەکانیدا ناوبانجی هەبوو. ڕۆژێک نەبیلەی دەستە خوشتی داوت کرد بۆ ئێوارە خوانێک تا خواردنەخۆش و بەتامەکەی لە میوانیەکدا پێشکەش بکە.
نەبیلە داوای لە نادیە کرد کە لەبەر چاویدا ئەم خواردنە ئامادە بکات تا نهێنی شێوە و ڕێگا نایابەکەی سوورکردنەوەی ماسی فێر ببێت. نادیە بە لێکردنەوەی سەر و کلکی ماسیەکان دەستی پێکرد، پاشان کەمێک گوردە ئاردی پێدا پڕژان، لە دواییدا خستیە نێوڕۆن زەیتی قرچاوەوە. نەبیلە پرسیاری هۆی لێکردنەوەی سەر و کلکی ماسیەکانی لە نادیە کرد. ئەو گوتی بە تەواوی نازانم، من بەم شێوەیە لە دایکمەوە فێر بووم. نەبیلە داوای کرد کە ئەگەر دەکرێت پەیوەندی تەلەفۆنی بە دایکی نادیەوە بکە تا نهێنی ئەم کارە تێبگە. نادیە قایل بوو، پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ دایکی کرد. نەبیلە خۆی ناساند و گوتی کە نادیە بۆ ژەمە ماسیەکی سوورەوە کراوە داوەتی کردووە و لە کاتی ئامادەکردنی خواردنەکەدا سەر و کلکی ماسیەکانی لێ کردوتەوە. جاکە پرسیارم لە نهێنی ئەم کارە کرد، ئەو گوتی ئەم شێوازە لە تۆوە فێر بووە. ئێستا دەمەوێت هۆی بڕین و لێکردنەوەی سەر و کلکی ماسیەکان بزانم. وەڵامەکەی دایکی نادیە ئەمە بوو: من بە دروستی نازانم بۆچی لە نزیکی 40 ساڵ لەمەوبەرەوە لە دایکمەوە فێر بووم. زانخوازی پتر لای نەبیلە دروست بوو، داوای کرد کە ئەگەر بگونجێ پەیوەندی بە نەنچەوە بکە تا نهێنیەکەی چنگ بکەوێت. ژمارەی تەلەفۆنەکەی وەرگرت و پەیوەندی کرد. لە کاتێکدا کە شەیدایی و پەرۆشی بۆ زانینی نهێنی پشت بڕینی سەر و کلکی ماسیەکان لەو پەڕیدا بوو، دوای ئەوەی نەنا بیستۆکی تەلەفۆنی هەڵگرت، نەبی لە مەسەلەکەی بۆ بەیان کرد و داوای زانینی نهێنیەکەی لێکرد. ئەو پێکەنی وگوتی کچی خۆم ئەم کارە هیچ نهێنیەشی تێدا نییە، من ئەو دەمە ناچار بووم سەر و کلکی ماسیەکان ببڕم، لەبەر ئەوەی ئەو دەفرەی ماسیم تێدا سوور دەکردەوە بچوو بوو، ماسیەکانی بە تەواوی تێدا جێنە دەبەوە. ئەم چیرۆکە بۆی ڕوون کردینەوە هەر لە سەرەتای بوونمانەوە لە ژیاندا بەهۆی کەسانی دیکەوە بەرنامە ڕێژ دەبین و ڕەفتار و هەڵسوکەوت و وتە و قسەکانمان وەک ئەوانی لێدێ. ئەمە بەبێ ئەوەی بپرسین ئاخۆ ئەم بەرنامە ڕێژیە بۆمان بەسوودە و یارمەتیمان دەدات لە گەشەکردن و پێشکەوتنمان لە ژیاندا یا پەلبەستمان دەکات لە بەرەو پێشچوونمان لە گەیشتن بە خواستەکانمان. جارێک گەنجێک هاتە دیدەنگەکەم لە مۆنتریال و پێی گوتم من لە ژیانمدا بۆ جارێکیش نەگریاوم و باوەڕ ناکەم بزانم چۆن بگرین. کە لە هۆکاری ئەو بڕوایم پرسی وەڵامی دایەوە بۆ تەنها جارێکیش نەمبینیوە باوکم بگری. ئەو بەردەوام پێی دەگوتم گریان سیما و خەسڵەتی پیاو نییە. لە هەمان کاتدا گەنجێکی دیکەم چاو پێکەوت گوتی پێویستم بە هاوکاری و یارمەتی هەیە، زۆر ئاسان دەگریم، دەترسم خەڵک وا بزانن لاوازم. لە نهێنی ئەو گریانەیم پرسی، ئەو گوتی دایکم و باوکیشم زۆر سوک و ئاسان دەگریان. جا لە حاڵەتی خۆشی و حاڵەتی ناخۆشیشدا ئەوان بەردەوام دووپاتیان دەکردەوە کە گریان خاڵی بوونەوەیەکە لە سۆزەکان. بەم جۆرە دەبینین یەکێک لە گەنجەکان هاتووە فێر بێت چۆن بگری، دووەمیش بۆ ئەوەی ئیدی بەس بگری. هەردووکیشیان ئەم ڕەفتارەیان لە دایک و باوکیانەوە فێر بوون. فیلیپ زیمباردۆ لە کتێبی پێداویستیەکانی دەروونزانی و ژیان گوتوێتی ئێمە لە منداڵیماندا ڕێساگشتەکانی ژیان و شێوەی ڕەفتارمان لە نمونەکانی گەورەکانی دەوروبەرمانەوە فێر دەبین. منداڵان چاودێری دەکەن و وردەبنەوە و وەیاد دێننەوە و پەرۆش دەبن بۆ لاسایکردنەوەی ڕەفتاری گەورەکان. منداڵان توانایان هەیە بۆ مەودای دوورتر لەوەی تێبینی دەکەن و دەیبیسن. ڕەفتار چییە؟ لەکوێوە دێت؟ ئایا دەتوانین بیگۆڕین؟ ڕەفتار چییە؟ بەپێی وتەی چات هێلمستەر دانەری کتێبی چی دەڵێیت کە لەگەڵ خۆت دەدوێیت، ڕەفتار ئەوەیە کە دەیکەین یان نایکەین. ڕەفتار مانای هەڵسوکەوتە، چۆن هەڵسوکەوت دەکەین یاخود چۆن هەڵسوکەوت ناکەین. ئەوە فاکتەری ڕاستەوخۆی دیاریکردنی سەرکەوتن یان فەشەلمانە، بۆ مانایە کە ئەگەر کارەکەت خۆشویست ئەدا ئیشت لە پلەیەکی باڵا دەبێت، ئەگەر خۆشەویستیت بۆ کارەکەت نەبوو ئەدا لاواز دەبێت، ئەگەر بۆ نمونە ویستت بە زمانێکی نوێ بدوێیت هەڵسوکەوت دەکەیت و فێر دەبی چۆن بتوانی بەو زمانە بدوێیت. هەمان حاڵەت دەچەسپێت لەسەر مۆسیقا و خوێندنەوە و وەرزش و هونەری چێژلێنان. ئەو ئاکامەش کە پێی دەگەی بریتیە لە ڕنگدانەوە و پەرچەکرداری هەڵسوکەوت و ڕەفتارت. گەر ڕەفتارت ئیجابی بوو ئەنجامیشی ئیجابی دەبێت. ئاکامی ڕەفتاری ڕنگ سەلبیش حتمیە سەلبی دەبێت. بۆ نمونە ئەگەر قەیرانێکی هاتوچۆ بووە هۆی دواکەوتن و تووڕەبوونت بەبێ هیچ پاساوێک بارێکی گران و زیاد لە توانای خۆت دەهاویتە سەرشانت. بەڵام گەر ئەو دەرفەتە بقۆزیتەوە کاتەکەت بە گوێگرتن لە مۆسیقایەک کە پێت خۆشە یا کاسێتێک کە زانیاری گەلێکی بە سوودی تێدایە و بیری ئیجابی دەداتێ بەسەربرد، دەرەنجام تەواو جیاواز دەبێت. سەرچاوەکانی ڕەفتار. یەکەم، کاریگەریە دەرەچیەکان. وەک پێشتر باسمان کرد دەگونجێت کاریگەریە دەرەچیەکان شوێن دابنێن لەسەر بڕوا و ڕەفتار و تێڕوانینت لە هەمبەر شت و هەڵوێستەکان. یەکەم، بەرنامە ڕێژی لە ڕێی دایک و باوکەوە.
ئەگەر بینیت دایک و باوکت جگەرە دەچێشن زۆر جار لاسایی ئەو ڕەفتارەیان دەکەیتەوە تۆش لەسەر جگەرە چێشان ڕادێ و خۆی پێوە دەگری. ئەگەر ئامۆژگاریان کردی متمانەت بە کەس نەبێ و بسڵەمیتەوە و حەزەر لە خەڵک بکەی بەوەی کۆمەڵێک دڕندەن بە زۆری ئەم وتانە ئاکامەکەی وها دەبێت کە متمانەت بە کەس نابێ و گومانت لە هەموو دەوروبەرت دەبێت. لە هەمان کاتدا ئەگەر دایک و باوکت بە شێوازێکی ئیجابی و پەرۆشانە هەڵسوکەوتیان بەرامبەر ئاستەنگ و ڕوبەڕووبوونەوەکان دەکرد ئەوە زۆربەی جار لەسەر ئەو ڕێگە و شێوازە ڕادیت و چاویان لێ دەکەیت. جارێک لە ڕێدا بووم بۆ شاری کیبێک لە کەنەدا بۆ پێشکەشکردنی وانەیەک لەوێندەر. لە نیوەی ڕێگادا هەستم بە تێنوێتی کرد. وەستام تا هەندێک خواردنەوە لە مەچینەی ئۆتۆماتیکی بکڕم. منداڵێکم بینی لە تەمەنی دەوروبەری 12 ساڵان بوو. لە بەردەممدا بوو تا ئەویش قوتوویەک ساردەمەنی بکڕێ. پارەکەی دانا و بە قاچ لە مەچینەکەی هەڵدا. پاشەوەی قوتووەکە داکەوت ڕای کێشا و ویستی بڕوە. لی نزیک بوومەوە پرسییم دەتوانی پێم بڵێ بۆچی بەم شێوەیە مامەڵەت لەگەڵ مەچینەکەدا کرد؟ گوتی لەبەر ئەوەی دەمەوێت شتێک بکڕم بیخۆمەوە. دوای ئەوەی بۆم باس کرد کە منیش هەر دەمەوێت هەندێک خواردنەوە بکڕم. پێم گوت ئایا هەر دەبێ پارەکە دابنێم و ئینجا بە قاچەکە لە مەچینەکە هەڵبدەم؟ منداڵەکە گوتی بەڵێ ئەمە هەموو جارێک ڕێگەیەکی باش و دروست بووە. یەک جاریش نەبووە سەرکەوتوو نەبوو بم. پاشان باوکیشم هەروەها دەکات. پارەکەم دانا و بەهێمنی چاوەڕێم کرد بەبێ ئەوەی قاچ بچێشم بە مەچینەکەدا. پاشان قوتووە ساردەمەنیی خواردنەوە بە شێوەیەکی ئاسایی داکەوت و خواردمەوە. منداڵەکە واقی وڕمە وەک ئەوەی باوەڕ بە چاوەکانی خۆی نەکات. دووەم بەرنامە ڕێژی بەهۆی قوتابخانەوە. بۆ نمونە ئەگەر مامۆستای بیرکاریت خۆش نەوێ بە زۆری لەو وانەیەدا لاواز دەبیت و ڕەفتاری شت بەرامبەری سەلبی دەبێت. شێوازی هەڵسوکەوتی خوێندکار و مامۆستا لە خوێندنگا زۆر جار کاریگەری کارای لەسەر ڕەفتارت دەبێت. لە زمانی ئینگلیزیدا لە یەکەمەکان بووم لەبەر ئەوەی مامۆستای ئەو وانەیە لەو جۆرە مامۆستایانە بوو کە پەرۆشی لە خوێندکاراندا دەخڵقێن و هانیان دەدەن بۆ کۆششکردن. یەکبینە من و هاوڕێکانمی هاندەدا دەرەنجام وها بوو کە ئاستی تێکڕاییەکانم بەرز کردەوە بە تێکڕا سەدانوهەد بوو. ئەمە بە پێچەوانەی وانەی کیمیاوە چونکە ڕەخنەکانی مامۆستاکەی تێکشکێنەر و داخکار بوو بۆمان کە هەڵەمان دەکرد هەمیشە گاڵتەی پێدەکردین. خێرا سزای دەداین. بابەتی هاندان و شتیوە هەرگیز بەبیریدا نەدەهات کەواتە خوێندنگا لەو فاکتەرە کاریگەرە سەرچیانەیە کە ڕەفتارمان ئاراستە دەکات. سێەم بەرنامە ڕێژی بەهۆی هاوڕێوە. ئەگەر کۆمەڵێک هاوڕێی جگەرە چێشت بۆ خۆت هەڵبژارد پێیان کاریگەر دەبی و ئیدی تۆش لەسەر جگەرە چێشان ڕادێ پێچەوانەکەشی پێچەوانە دەبێت. ئەگەر منداڵێک بڕیاری ڕاکردنیدا لە خوێندنگا یا بڕیاری خواردنەوەی مەی و مادە بێهۆشکەرەکانیدا زۆربەی جار بە کاریگەری هاوڕێکانیەتی چونکە هاوڕێکانی گەورەترین شوێنەوار و کاریگەریان لەسەر ڕەفتاری دەبێت. چوارەم بەرنامە ڕێژی بەهۆی هۆکارەکانی ڕاگەیاندنەوە. ئەگەر ئەستێرە هونەرمەندە لەلا خۆشەویست و پەسەندەکەت مەی دەخواتەوە یان مادە بێهۆشکەرەکان بەکاردێنێ پێدەچێت پێی کاریگەر بی و تۆش هەمان شێوە ڕەفتار بکەیت. هاوڕێیەکم بۆی باس کردم کە کچەکەی بڕیاری داوە بۆ هەمیشە واز لە خوێندن بێنێ. کە لە هۆیەکەیم پرسی پێی گوتم یەکێک لە ئەستێرە خۆشەویستەکانی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا باسی لەوە کردووە کە ئەو واز لە خوێندن دێنێ. دوای 5 ساڵ لە واسێنانەکەی بووەتە ئەستێرەیەکی بەناوبان. نمونەگەلی زۆر هەن دووپاتی دەکەنەوە هۆکارەکانی ڕاگەیاندن شوێنکاری زۆر لەسەر ڕەفتار بەجێدێڵن. بە دوای ئەمەشدا لەسەر مەودای تواناییمان لە بەدەستهێنانی ئامانجەکانماندا. دووەم ئەزمون و خیبرەکان. چەند توێژەرێک تاقیکردنەوەیکیان لەسەر چۆنیەتی دەستخستنی ڕەفتار ئەنجامدا. مشکێکیان خستە نێو مەتاهەیەکەوە ژووری پێچاوپێچ. لە کۆتاییدا پارچە پەنیرێکیاندانە. لە دووری 20 سانتیمەتری سەرەتاوە تەلێکی گەیەنەریاندانە و گەیاندیان بە تەزووی کارەبایی بە جۆرێک لەو جێگایەدا و بەکاری لێدانی کارەبایی مشکەکە باز دەدا و خولێک لە هەوادا دەدا و پاشان ڕۆ و پارچە پەنیرەکە دەڕوە. بۆ ماوەی 7 ڕۆژ تاقیکردنەوەکەیان دووبارە دەکردەوە. لە دوای ئەوە تەزووی کارەبایی گەیەنەرەکەیان لابرد و جارێکی دیکە مشکەکەیان خستەوە نێو مەتاهەکەوە. مشکەکە ڕوە و پارچە پەنیرەکە چوو. کە گەیشتە ئەو جێگایی دەبوو لێدانە کارەباییەکەی بەربکەوێ وەک لەسەری ڕاهات بوو بازیدا و خولێکی لە هەوادادا و پاشان بەرەو پەنیرەکە ڕۆیشت. ئەم تاقیکردنەوەی ڕوونی کردەوە کە لەگەڵ نەبوونی لێدانە کارەباییەکەش کەچی مشکەکە هەر لە ڕێگای ئەزمونەکەیەوە بە ڕەفتارێکی دیاریکرا و تایبەت بەرنامە ڕێژکرا. کەسێک بۆ دیدەنگەکەم سەردانی کردم و پێی گوتم من ناتوانم متمانە بە هیچ ئافرەتێک بکەم. ئەمەش ئازاربەخشە بۆم کە لە هۆکەیم پرسی گوتی زەماوەندم کردووە و ئێستا 2 منداڵیشم هەیە
ژیانمان زۆر باش و نایە بوو تا ئەو دەما کە هاوسەرەکەم لەبەر ئەوەی پەیوەندی بە پیاوێکی ترەوە هەبوو بەجێ هێشتم و منداڵەکانیشی لەگەڵ خۆی برد. ئێستا هەست بە تەنهایی دەکەم و لە پەیوەندی گرتنیشم لەگەڵ ئافرەتێکی تر زۆر دەترسم. نەبادە جارێکی دیکەش بە هەمان ئەزمووندا تێبپەڕمەوە ئەگەر کارێکی ئازاربەخشە بووم. ڕووداوی ئەم کەسە ئەوە بوو کە ڕێز و بڕوای بۆ ئافرەت بەگشتی لە ئەزمونە تایبەتەکەی خۆیەوە سەرچاوی گرت بوو. ئەمەش کاریگەری لەسەر هەست و ڕەفتارەکانی بەجێهێشت بوو. سێەم ڕێز لە خۆگرتن. شوێنکارێکی گەورەی سەرڕەفتارت لە ڕێز و هەڵسەنگاندنتەوە بۆ خودی خۆ دروست دەبێت، هەروەها لە مەودای متمانە و ڕێز لێنانتەوە بۆی. ناتانێل براندن دانەری کتێبی چۆن ئاستی ڕێز لە خۆگرتنت بەرز دەکەیتەوە گوتوێتی هەستمان لە هەمبەر خودی خۆمانەوە بە شێوەیەکی یەکلایی شوێنەوار لەسەر سەرجەم شێواز و دیمەنەکانی هەڵسو کەوتماندا دەنێ. گەر ئاستی ڕێز خۆ لای کەسێک نزم بوو، ئەو کەسە هەستکردنی بە کەمی خۆی بە زۆرخۆری یا تەمەشاکردنی شەو و ڕۆژانەی تەلەڤیزیۆن قەرەبوو دەکاتەوە. دەشێت ئەو کەسە هەست بە ناتوانایی و نائارامی بکە و گومانیشی لە تواناکانی هەبێ لە بۆ سەرکەوتن. بە پێچەوانەشەوە بۆ ئەو کەسەی هەست بە بەها بۆ خۆدانانێکی دروست بەرامبەر خۆی دەکا کە ڕادەی ڕێز لە خۆگرتنی زۆرە و بە متمانەوە و گوستاخ و ئازایەنە هەڵسو کەوت دەکا و هەمیشە ئەنجامگەلێکی باشتر بەدەستدێنێ وە ژیانێکی خۆشتر و نایەبتر دەژی. لە یەکێک لەوانەکانمدا لە دالاس لە ئەمریکا خانمێکی گەنج کە لە سەرەتای بیستەکانی تەمەنیدا بوو لێم نزیک بۆەوە گوتی دکتۆر ئیبراهیم ئەوەی لە وانەکانت داگوتت زۆر لۆژیکی بوو، بەڵام هێشتا ڕقم لە خۆمە، ڕقم لە قژمە، ڕقم لە لووتمە، هەرگیز نامەوێت لە ئاوێنەدا سەیری ڕوخسارم بکەم، نامەوێ خۆم ببینم. پرسیارم لە بارودۆخی کرد لە شوێنی کارەکەی دەگوتی هەفتەی ڕابردوو دەریان کردم بە بیانووی ئەوە کە گۆشە گیرم و بەرهەمیشم کەمە. پاشان لەبارەی ژیانی تایبەتی خۆیەوە ئەوە کە چۆن دەژی پرسییم و ئەو وەڵامی دایەوە بە تەنها دەژیم. گەرویستمان بارودۆخی ئەم خانمە لێک بدەینەوە دەبینین ئاستی ڕێز لە خۆگرتنی زۆر نزمە. ئەو پێویستی بەوەیە کە هەر لە بنەڕەتەوە تێڕوانینی بۆ خودی خۆی بگۆڕێ و سەر لە نوێ هەستی ڕێز لە خۆگرتن و بەها بۆ خۆدانانی بۆ بنیاد بنینەوە. لە ماوەی چارەکردنیدا بۆم دەرکەوت کە لە تەمەنی 9 ساڵیدا باوکی مردووە و دایکی شووی کردوتەوە بە پیاوێکی دیکە. هاوسەرە نوێیەکەی دایکی مامەڵەیەکی خراپی لەگەڵدا کردووە. ئەمە جەوهەری کێشەکەیەتی. لە ماوەی چارەسەرکردندا و بە هاوکاریکردنی لە بەرزکردنەوەی ئاستی ڕێز لە خۆگرتنی هێدی ڕەفتاری بەو ئاراستەیە دەگۆڕا کە ببێتە کەسێکی ئیجابی و بنیادنەر. لەم بارەیەوە دینیس ماکۆنێل لە کتێبی تێگەیشتن لە ڕەفتاری مرۆڤ دەڵێ ئەو ئەنجامگەلەی لە کردارەکانمانەوە بەدەستیان دێنین ڕەفتارمان دیاری دەکەن. چوارەم تێڕوانینی خودی. شێوەڕوانینت بۆ خودی خۆت واتە ئەو وێنەی لەبارەی خۆتەوە لە زەینتدا هەیە گەورەترین کاریگەری لەسەر ڕەفتارت هەیە. لەم بارەیەوە دکتۆر ماکسۆیل مۆڵتز لە کتێبی سێکسۆسپرێنتێک دەڵێت ڕوانینی خودی کلیلی کەسێتی مرۆڤ و ڕەفتاریەتی. ئەگەر ڕوانینت بۆ خودی خۆت گۆڕی ئەوە کەسێتی و ڕەفتارت دەگۆڕێ. هەروە گوتوێتی گشت هەڵسو کەوت و هەست و ڕەفتارت تەنانەت تواناکانیشت هەمیشە پێ بەپێی ڕوانینە بۆ خودی خۆت. نمونەیەک بۆ ڕوونکردنەوەی ئەم باسە دێنینەوە. ئەو فرۆشیارانە کە تا دەستکەوتی فرۆشتنی مانگانەیان $2000 بێت کارێکی زۆر دڵکارانە دەکەن تا ئەو بڕە بەدەستدێنن. ئەگەر یەکێک لە فرۆشیاران هەر لە ڕۆژی دەی مانگدا داهاتەکەی بگاتە $1500 ئیدی دەبینین لە ڕۆژەکانی دیکەی ئەو مانگەدا بە کۆشتێکی کەم و هێواشتر کار دەکات بۆ دەستکەوتنی $500 کەماوە. ئەمە لەبەرەوەی فرۆشیارەکە خۆی بەو جۆرە و لەو دۆخەدا نابینێ کە دەتوانێت لەو بڕە دووبارەیانەی دەستکەوتی مانگانەی پتری دەست بکەوێت. هەروەها خۆی وەها دەبینێت کە ئەگەر زیاد لەوەی چنگ بکەوێت هەستێکی جیا لەو هەستەی دەبێت کە بۆ هەمیشە لەسەری ڕاهاتووە. خۆگەر زیاد لەوەش دەستکەوتی هەبێت لەوانەیە خەرجی بێ حساب بێت و سەرکەوتنەکەی بە زیاد خەرجی لەدەست بدە. پێدەچێ هەمە حاڵەتیش لەو کەسە ڕووبدا کە دەیەوێت کێشی لەشی کەم کاتەوە. ئەو کەسە ڕژێمێکی خۆراکی پێڕەو دەکا و کێشی کەم دەبێتەوە. لە هەر جارێکدا کە سەرکەوتوو دەبێ و کێشی سوک دەبێت جارێکی دیکە دەگەڕێتەوە بۆ خۆ کۆنەکەی و خۆراکی ناتەندروست دەخوات و ممارەسەی هیچ وەرزشێک ناکات. کۆمەڵێک توێژەر تاقیکردنەوەیەکیان لەسەر خوێندکارانی خوێندنگا ناوەندیەکان ئەنجامدا بۆ زانینی مەودای کاریگەری تێڕوانینی خودیان لەسەر ئەدائیان لە خوێندن. بە خوێندکارەکانیان گوت ئەوانەیان کە چاویان ڕەنجی جگە لە ڕەشیان هەیە ڕادەی زیرەکیان بەرزترە و نمرە و ئەنجامی باشتر لە خوێندکارە چاوڕەشەکان بەدەستدێنن.
لە ماوەی کەمتر لە 2 مانگدا سەرکەوتووی لەو خوێندکارانەدا دەرکەوت کە توێژەران پێیان گوتبوون سەرکەوتوو دەبن و بۆ خوێندکارە چاوڕەشەکانیش ئەنجامەکە دروست هەروەها بوو نمرەکانیان زۆر دابەزی. دوای ماوەیەک سەرپەرشتیارانی توێژینەوەکە هەواڵیان بە خوێندکارەکاندا کە هەڵەیان کردو ئەوانەی کە چاویان ڕەشە ڕادەی زیرەکیان بەرزترە لەوانی دیکە. دەزانی چی ڕوویدا؟ نمرەکانی چاوڕەشەکان بەرز بۆ و نمرەی خوێندکارەکانی دیکە دابەزی. ئەو وتانەی پێشوو لەوەدا کوور دەکەینەوە کە ئەو وێنەیەی لەبارەی خۆتەوە لە زەینتدا هەیە کار لە ڕەفتار و هەڵسوکەوت دەکات. پێنجەم ئاکامەکان. بڕوات لەبارەی خۆتەوە کار لە ئاکامەکان دەکات. ئاکامەکانیش بڕواکانت پتەوتر دەکەن و کاریان لێ دەکەن. هەردوو سەرچاوەکەش لە ئایندەدا لەسەر ڕەفتارت شوێن دادەنێن. بۆ ڕوونکردنەوە نمونەی ئەگەری توانستی خلیسکانی سەرسەهۆڵ وەردەگری. گەر کەسێک ممارەسەی ئەو وەرزشەی کرد و لە جارێکدا کەوت قاتیشکە پاشان لەو کەسانەش ورد بەوە کە ئەم وەرزشە ممارەسە دەکەن ئەوانی شار دەکەونە سەرزەوی ئەو کەسە لە داهاتوودا زیاتر ئاگاداری خۆی دەکات. پێدەچێت ترسەکەی بگاتە ڕادەی واسێنانی یەکجاری لە وەرزشە. ئەگەر بڕوایەکی لەو جۆرەت هەیە کە توانای خلیسکانی سەرسەهۆڵت نییە بەڵام بەهۆی هاوڕێکانتەوە قایل بووی ئەم تاقیکردنەوەی ئەنجام بدەی و ئەزمونەکەش سەرکەوت ئەم ئاکامە بڕوایەکی نوێت لەلا دروست دەکات کە تۆ توانای ممارەسەی ئەم وەرزشت هەیە. ئەگەری ئەوەش هەیە لە دوای ئەوە وەجارانێکی زۆر ممارەسەی بکەیت بۆیە ئەو ئەنجامانەی بەدەستیان دێنی کاریگەریان لەسەر ڕەفتارت دەبێت. شەشەم ڕاوە و شیکردنەوەی کەسی خۆت بۆ هەڵوێستەکان. ئەو شێواز و ڕێگەی دەرچی هەڵوێستەکانی پێدەکەی و ڕاوەیان دەکەی کار لە جۆری حکومدانت دەکات لەسەری و پاشانیش لەسەر ڕەفتارت شوێن دادەنێ. چیرۆکی ئەم پیاوە مۆیاد دێتەوە کە چوە لای پزیشک تووشی سەرمابوونێکی تون ببوو. پزیشکەکە پێی گوت من دڵنیام دەتوانم چارەسەرت بکەم. نەخۆشەکە گوتی خۆزگەوە هابێت دکتۆر بریا پێشتر بە هەدمای لای تۆ. پزیشکەکە لی پرسی ئەی باشە بۆچی ئەو ماوەیە نەهاتووی؟ نەخۆشەکە گوتی چون بۆ لای خاوەنی دەرمانخانەکە و داوای ڕێنماییم لێ کرد. بەگاڵتە سوچێکەوە پزیشکەکە پرسی باشە ئامۆژگاری ئەفاشیلانەی ئەو دەرمانسازە محتەرەمە چی بوو؟ نەخۆشەکە زاردەخەنەیە گرتی گوتی ڕێنمایی بۆ دیدەنی جەنابەت کردم. دکتۆر چارەسەرم بکە. یادت دێت چەندین جار نمونەی ئەم ڕاوە و دەرککردانت کاریگەری لەسەر ڕەفتارت هەبووە. کاتێک هەڵوێستێک دەردەکەین و حکمی سەلبی یان ئیجابی لەسەر دەدەین ئارەزوو دەکەین ڕەفتارمان پێ بە پێی حکمەکەمان بێت. دەرکردنمان بۆ هەر هەڵوێستێک یان تێگەیشتنمان بۆ هەر کەسێک بە شێوەیەکی تایبەت و دیاریکراو سوک و ئاسایی کاری گەورە دەکاتە سەر ڕەفتارمان لە هەمبەر ئەو هەڵوێستایان ئەو کەسە. باسمان لە 6 سەرچاوەکەی ڕەفتار کرد تاکو ڕێخۆش بکەین بۆ قسەکردن لەبارەی توانستی گۆڕینی ڕەفتارەوە. هەنوو کام پرسیارە ڕوونکردنەوەی یانە بخوێنەرەوە. خەیاڵ بکە چویت بۆ یەکێک لە شەقامە قەرەباڵغەکانی ناوەندی شار و خۆشبەختانەش جێگایەکت بۆ لێوەستاندنی ئۆتۆمبیلەکەت دیتەوە. لە ماوەی هەوڵدانت بۆ دانانی ئۆتۆمبیلەکەت لەو جێگەیەدا کەسێکی دیکە هاتوو بە خێرایی لە هەمان ئەو جێگایەدا کە تۆ بە نیاز بووی ئۆتۆمبیلەکەتی لێ بوەستێنیت ئۆتۆمبیلەکەی دەوەستێنێت. هەڵوێستت لەم حاڵەتە چۆن دەبێت؟ ئایا ڕوویداوە جارێک بزوێنەری ئۆتۆمبیلەکەت کاری نەکردبێ و تۆش بە قاچەکانت تێت هەڵداوە یاخود کۆمپیوتەرەکەت گرفتێکی تێدا دروست بووە و کاری نەکردو و تۆش هاوارت کردووە بەسەریدا و قسەی زۆرت پێگوتووە؟ ئایا ڕوویداوە کامێراکەت بۆ دوور لە خۆت فڕێداوە ئەو کاتی بڕیاری داوە کار نەکە یان جوێنی دنیات بە ئامێری فاکسەکە داوە چونکە ناردنی ئەو راپۆرتە گرنگەی ڕەت کردەوە کە ئامادەت کردووە و دەدویست بینێری؟ ئایا خۆت بە شەرمن دادنەی جەربەزە و چاونەترسی یا کراوەی؟ وەڵامەکانت بۆ ئەم پرسیارانە ڕەفتارت دیاری دەکەن. جوان و سەرنجڕاکێش بوو ئەوەی کەلیز براون لە کتێبی خەونەکانت بژی دەڵێ ئایا بووە جارێک بزوێنەری ئۆتۆمبیلەکەت پێ کردووە و خستۆتە سەر خێرایی خواستراوت و پێت لە جێگەی بانزین پێدانی ئۆتۆمبیلەکە تون کردووە تا کۆتا ڕادەی کەچی ئۆتۆمبیلەکە هەر نەجوولاوەتەوە تەواو تووڕەبوویت لە دوایدا بۆ دەرکەوتووە کە برێکەکەت سیمی وەستێنەرەکەی دانەدراوەتەوە؟ نمونەی ئەم هەڵوێستانە زۆر جار لە ژیانی ڕۆژانە دووبارە دەبنەوە. زۆرێک لە خەڵک لە نێو خەون و خۆزگەکانیاندا ناژین چونکە بە برێکە تایبەتیەکانیان خۆیان کۆت کردووە برێکی ڕەفتاری سەلبی. دەکرێت من و تۆ گۆڕانکاری گەورە لە ژیانی خۆمان و کەسانی دیکەشدا دروست بکەین. ئەو کاتە بڕیار دەدەین ڕەفتارە سلبیەکانمان کارسوکەوتمانی لە قاڵبداوە بۆ ڕەفتاری ئیجابی بگۆڕین. ئەمەش بەچوونە نێو ئەو سنووری تێیدا هەست بە پشوو ئارامی دەکەین هەروە فراوانکردنی بازنەی تێگەیشتنەکانمان. ئایا کاتیەوە نەهاتووە ڕەفتارە سلبیەکانمان پوچ بکەینەوە و بیان گۆڕین بۆ ڕەفتاری ئیجابی؟ ئایا کاتیەوە نەهاتووە ئیدی حکم بەسەر کەسانی دیکەدا نەدەین و هەوڵ و کۆشمان
لە گرتنەبەری ئەو ڕێگایەدا چ بکەینەوە کە دەگونجێت بمانگەێنێتە کامەرانی و ئاسوودەیی؟ ئایا کاتی ئەوە نەهاتووە واز لە وێناکردنی خۆمان بێنین لە وێنە و دیمەنی سەلبیدا؟ ئایا کاتی ئەوە نەهاتووە دەست بە ڕەفتارکردنی ڕەفتارگەلێکی نوێ بکەین کە لێوان بن لە خود خۆشەویستی و خۆشەویستی کەسانی دیکە؟ لەو بڕوایەدام کاتی هەموو ئەوانە هاتووە، وانە؟ ئێستا و بیرۆکەیەت پێدەدەم کە لە بەرنامە ڕێژی زمانیانەی دەماریدا پێی دەڵێن بەرهەمهێنی ڕەفتاری نوێ دەکرێت لە هەر گۆڕینێکی ڕەفتاردا بەکاریان بێنی. یەکەم، جێگایەکی ئارام و هێمنی ئەو تۆ هەڵبژێرە کە بەلایەنی کەمەوە ماوەی 30 خولەک کەس بێزارت نەکات. بیر لە ڕەفتارێک بکەوە کە ئێستا نیتە بەڵام خۆزگە دەخوازیت ئەو ڕەفتارەت هەبێت وەک جەربەزەیی یا متمانە بەخۆبوون و هەتا دوایی. سێ بەڕێک و پێچی هەناسە بدە. بیر لە کەسێک بکەوە کە سەرنجیان ڕاکێشاویت لەو بڕوایەدای ئەو ڕەفتارەیان هەیە. ئەگەر کەسێکی دیاریکرا و لە زەین نییە خەیاڵی کەسێکی وها بکە. چوارەم، پێڵوەکانت لێک بنێ و خەیاڵ بکە بربەستێکی تەنک لە بەردەمت هەیە و دەتوانیت لێەوە بیبینیت. پێنجەم، خەیاڵ بکە دەتوانیت لەو بربەستان تەنکەوە ئەو کەسە ببینی کە لە زەینتە. تێبینی کردارەکانی بکە، بزانە چۆن دەدوێ، چۆن هەناسە دەدا، هەروە تێبینی دەربڕینەکانی ڕوخسار و جوڵەکانی جەستەی بکە. 6. خەیاڵ بکە بەشێکت لە هاوادا مەلە دەکا و بربەستە تەنکەکە تێدەپەڕێنێ و بۆ ئەوەی لە تەنیشت ئەو کەسەوە بوەستێ و فێری شێوەی هەڵسوکەوتی ئەو ببێ. 7. با ئەو بەشت کە مەلە دەکات جێی کەسەکە بگرێتەوە کە بۆ نمونەی باڵات داناوە. ئەو بەشت دەبێتە خاوەنی هەموو پێویستێکی ڕەفتارە نوێیەکە بەڕادەیە کە هەز بکەی بە تەواوی قەناعەتت پێی هەیە. 8. وا خەیاڵ بکە بەشە مەلە کردووەکەت بۆ دەگەڕێتەوە، دیسانەوە تێکەڵ بەلاشت دەبێتەوە بە تەواوی هەست پڕ بکە لەم ئاوێتە بوونە. تۆ هەنووکە خاوەنی ئەو ڕەفتارەی کە لە مێژە خۆزگەی بۆ دەخوازی. 9. خەیاڵی خۆت بکە لە داهاتوودای و لە هەڵوێستێکدای کە دەبوو لە ڕابردوودا جوڵە و هەڵسوکەوتە سنووردار و دیاری بکە. ئێستا تێبینی بکە بەپێی ئەو زانیاریانەی وەدەست تێناون بە ڕەفتارە نوێیەکەتەوە کە بەم مەشقە بوویتە خاوەنی، بزانە چۆن هەڵسوکەوت دەکەی. دا کە بە تەواوی لەم ڕەفتارە نوێی بەدەستە تێناوە قایل بووی بە هێواشی بگەڕێرەوە بۆ کاتی ئێستا و چاوەکانت بکەرەوە. 11. ئەگەر ئەم مەشقەت بە شێوەیەکی ورد بە هەموو هەستەکانتەوە ئەنجامدا، ئەوە لە تاقیکردنەوەی بەرهەمهێنی ڕەفتاری نوێ سەرکەوتوو بووی و توانیوتە ڕەفتارێکت لە سلبیەوە بگۆڕی بۆ ئیجابی. ئێستا ئەم ڕەچەتەیەت دەدەمێ کە دەکرێت یارمەتی بدا لە گۆڕینی هەر ڕەفتارێکی سەلبی و جێگرتنەوەی بە ڕەفتاری ئیجابی. یەکەم، سێ ڕەفتاری سەلبی تۆمار بکە کە دەخوازی بیان گۆڕی. 2. بۆچی ئارەزوی ئەم گۆڕانە دەکەی؟ وەڵامی ئەم پرسیارەش تۆمار بکە. 3. سێ جۆر ڕەفتاری ئیجابی تۆمار بکە کە جێگرەوەی ڕەفتارە سلبیەکان بن. 4. مەشقی بەرهەمهێنی ڕەفتاری نوێ لەگەڵ هەر ڕەفتارێکی نوێدا بەکاربێنە تاکو دەگەیتە قایلبوونێکی تەواوەتی. خەیاڵی خۆت لە هەڵوێستگەڵی ناڕەحەت و قوڕزدا بکە، پاشانیش ئەو زانیاریانە بەکاربێنە کە بۆ هەڵسوکەوتکردن لەو هەڵوێستانەدا بەدەست تێناون. 5. بۆی بتانی ئاستی ڕێزلەخۆگرتن بەرز بکەیتەوە لە کاغەزێکدا 5 سیفەتی شیرینی خۆت بنووسە و هەمیشە ئەو کاغەزە لەگەڵ خۆت هەڵبگرە، بەردەوام بیخوێنەرەوە و بۆ خۆتی دووپات بکەوە: من لە خۆم ڕازیم، وەک من لەسەر حاڵەتی خۆمم قبوڵە، من پێش دەکەوم و هەموو ڕۆژێک و لە هەموو شتێکیشدا باش و باشتر دەبم. 6. بۆ باشترکردنی ڕوانینت بۆ خۆت ڕۆژانە 20 خولەکی بۆ تایبەت بکە. زۆر بەهێز وێنەی خۆت بکە، کەسێکی هاوسەنجی تو متمانەت بە خۆت هەیە. لە یادت بێت نائاگاهی جیاوازی لە نێوان وێنەی ڕاستەقینە و ئەو وێنەیەدا ناکە کە لە زەینت درستی دەکەیت. چەندە خەیاڵی خۆت بکەی و بەو شێوازە و دیمەنە کە ئارەزوتە و خۆزگەی بەدەخوازی چەند هەستەکانتی پێوە وابەستە بکەی هێندەش دەبینی ئەو وێنەی لەبیر تاوێنات کردووە لە نائاگاهیتدا پتر بەرنامە ڕێژ بووە. 7. ئەو کتێبانە بخوێنەرەوە کە لەبارەی مێژوو ژیاننامەی ئەو کەسانەوە دەدوێن جێگای سەرنج و سەرسامیتن و ڕەفتارگەلێکیان هەیە، تۆش پێت خۆش شاهد بن، پاشان خۆت لە دیمەنێک داوێنا بکە کە خاوەن ئەو ڕەفتارانەی. 8. گەشە بە سەلیقە و لێهاتوویت بدە لە دروستکردنی پەیوەندیەکانت لەگەڵ کەسانی دیکە، هەمیشەش تێبینیکردنی ئەمانەی خوارەوە لە یاد بێت. حکم نەدان بەسەر خەڵک، سیفەتی سەلبی نەدانە پاڵ ئەوانی دیکە، ڕێ بە منی سەلبی مەدە لە ڕێگاتدا بوەستێتەوە. لە گوتنی داوای لێبوردن دەکەم شەرم مەکە، وا مەزانە هەموو ئەوانەی لە دەوروبەرتن دەزانن چیت دەوێت و هەز بە چی دەکەی، دەبێت پێیان ڕابگەیەنی. هاوسەر و هاوبەشی ژیانت سەلبیانە بەرنامە ڕێژ مەکە بەوەی هەموو ئەو گرفتانەی لە ڕۆژدا ڕوبەڕوود دەبنەوە بۆی بجێڕیتەوە، چونکە دەکرێت کێشە و ئاستەنگەکان لە بەین بستن و نەمێنن، بەڵام ئەو هەستەی لێیەوە بەرهەم هاتووە هەر دەمێنێ و بیر ناچێتەوە.
ئەگەر لە دوای نائامادەیەکی درێژخایەن هاوڕێیەکتت بینی با بە بنەمای و توێژەکەت داوالێکردنی خزمەتێک نەبێ، بۆیە بۆ نمونە لە حاڵ و بارودۆخی تایبەتی بپرسە و داوەتی بکە بۆ خواردنەوەی چا، بەمە ئاسان دەبێ خواستەکەتی لێ داوا بکەیت. لەگەڵ کەسە سلبیەکان پەیوەندی مەبەستە، چونکە ڕنگدانەوەیان لەسەر ڕەفتارت دەبێت. لە کاتی جیاوازی و ناکۆچیدا کۆتایی بە پەیوەندی مەهێنە، بۆ نمونە وەزیفە و کارەکەت واز لێ مەهێنە لە کاتێکدا کە جیایی و ناکۆچیت لەگەڵ کارمەندەکانی دەوروبەرتدا هەبێ، بەڵکو لە کاتێکدا واز بێنە کە پەیوەندێکی باش و پتەوت بە هەمووانەوە هەبێ. نوێم لە خۆت بپرسە ئەخۆ ئەم ڕەفتارە نوێیە یاریدەی بەرەو پێشچوونت دەدا لە ژیان، پاشان لەسەر ئەو بنەمایە هەرسوکەوت بکە. دێم نیاز پاچی لە پەیوەندیەکانت لەگەڵ ئەوانی دیکەدا گریمان بکە، نەرمونیان بە، چونکە کەسی نەرمونیان خاوەن مرونەت زیاتر توانای دەست بە سەرداگرتنی هەیە لە کاروبارەکان. 11 هەمیشە لە زەینتدا دابنێ و بچەسپێنە کە بۆ هەر گرفت و ئاستەنجێک سێ تێڕوانین و دیدی جیاواز هەیە: دیدی تۆ، دیدی کەسی بەرامبەر، هەروەها دیدێکی دروست. لە یادت بێت دەکرێت ڕەفتارت هۆکاری پێشکەوتن یا دواکەوتنت بێ، لە توانەتدا هەیە ئەو ڕەفتارە بگۆڕی. بیرت بێ دەکرێت ببیتە ئەو کەسە نمونە باڵایی هەمیشە خۆزگەی بۆ دەخوازی. لە دوای ئەوە توانستی گۆڕانت دەبێ، هەم لە ژیانی خۆت و هەمیش لە ژیانی کەسانی دیکەدا. ئێستا هەموو پێویستیەکەت بۆ زاڵبوون و دەستگرتن بەسەر بەرنامە ڕێژی سەربیانەی پێشووتت هەیە. دەتوانیت بڕوا سلبیەکانت بە بڕواگەلی ئیجابی بگۆڕی، بەوەش دەبیتە خاوەن هێزێکی مەزنتر. یادت بێت پێویستیەکانی کۆنتڕۆڵکردنی هەستە سلبیەکانی خۆتت هەیە تاکو وەهات لێبێت تێڕوانینت لە هەمبەر هەڵوێست و شتوو مەسەلەکان دید و تێڕوانینێکی دروست بێ. لە زەینتدا بەردەوام بیچەسپێنە ژیان تەنیا یەک دەرفەتی ئەزمونکردنی نییە، بەڵکو دەرفەتی دووەم و سێمیشت لە پێشە. ئەمە ئەو ژیانەیە کە بۆ تاقەت جارێک تێیدا دەژی. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و